بینەرانی عزیزی گەلی کوردستانم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆمامە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران بە کۆمەڵێک وەرگۆ بابەتی نوێبوونەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە ئەو تەوەرانی ئەمڕۆ بۆمان ئامادەکردن و کوی پرۆگرامەکە بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشویستان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون. یەکێک لە تەوەرەکانمان گفتوگۆکردن ئەبێت لەسەر هونەری بەرگریکردن. بێگومان هونەری بەرگریکردن یاخود بڵین یەکێک لە هونەرەکانی بەرگریکردن کە لەم تەوەری لە بەشێک لە پرۆگرامەکەی ئەمڕۆمان گفتوگۆی لەسەرەکەین. هونەری بەرگریکردن مێژوویەکی کۆنی هەیە، ئەتوانی بڵین مێژووەکەی گەڕێتەوە بۆ 1500 بۆ 2000 ساڵ پێش ئێستا کە زیاتر لە وڵاتی چین و وڵاتی کۆریا زیاتر ئەم هونەریان بەرهەم هێناوە. لە دوای ساڵی 1940 و ساڵی 1950 بەدواوە زیاتر لە وڵاتەکانی تر یاخود لە بەشێکی زۆر لە وڵاتانە ئەم هونەرە زیاتر ئاشنای بوون یاخود کاریان لەسەر کرد. لە ساڵی یاخود بڵین لە ساڵی 1990ەکان بەدواوە یاخود کۆتاییەکەیە وا بڕیاردرا کە ئەم هونەرە یاخود یەکێک لە هونەرەکان کە تایکواندۆیە بڕیاری ئەوە درا بکرێت بە یاریەکی پاڵەوانێتی. ئەوە بوو لە ساڵی 2000 ئەم پاڵەوانێتیە کرا لە سیدنی بەڕێوە چووە. لە دوای ئەوەشدا ئێمە لەم پرۆگرامەیە باز لە تایکواندۆ ناکەین بەڵکو باز لە یەکێکی تر لە هونەرەکانی بەرگریەکەین، ئەویش هونەری کاراتیە کە لە دوو بەش پێکێت کاتا لەگەڵ کۆمێت. ئێمە زیاتر لەسەر کۆمێت گفتوگۆ دەکەین بزانین ئایا کۆمێت چییە یاخود هونەری کاراتی چیە و لە عێراق و لە هەرێمی کوردستانە تا چەند ئاشنای ئەم جۆرە هونەرەن و کاری لەسەر دەکەن و لە هەمان کاتدا لە چ تەمەنیەکەوە دەتوانێت ئەم جۆرە هونەرە یاخود بچێتە ناو ئەم بوارەوە. یەکێکی تر لە تەورەکانی ئەمڕۆمان گفتوگۆکردنە بێت لەسەر تەوەرێکی پزیشکی یاخود تەوەرێکی تەندروستی کە ئەویش جوانکاری ددانە. یەکێک لەو تۆرانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین جوانکاری ددانە بێگومان لەگەڵ ئەوەی کە پێشکەوتنی زانست بە شێوەیەکی گشتی و زانستی پزیشکی بە تایبەتی بابەتە جوانکاریەکان گرنگێکی زۆری پێدراوە لە وڵاتان بە شێوەیەکی گشتی لە تەواوی دنیادا و لە هەرێمی کوردستانیش بە دەر نییە لەو زانستە پزیشکی لەو پێشکەوتنە گرنگێکی زۆر درراوە بە بواری جوانکاری و لە ناویاندا جوانکاری ددان. ئێمە ئەمڕۆ لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین بزانین جوانکاری ددان چییە، کێن ئەو کەسانی دەتوانن جوانکاری دانکەن یاخود ئایا هەر کەسێک ئەگەر بیەوێت جوانکاری دانکات ئەتوانێت بیکە یاخود کۆمەڵێک مەرج و پێوەەر هەیە بۆی کە ئەو کەسە بتوانێت ئەو جوانکاری بکات یاخود گرفتێکی هەبێت دواتر پزیشکێکی پسپۆر لەگەڵ ئێمە میوان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. یەکێکی تر لە تەوەرەکانمان ئەکرێت بڵێن تەوەری یەکەمی پرۆگرامەکە چونکە من ئێستا میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیە گفتوگۆکردن ئەبێت لەسەر وەرگرتنی گەنم یاخود بەرهەمی دانەوێڵەی جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە. لە دوای ئەوەی کە ساڵانە یاخود لەم وەرزەدا و لەم کاتەدا لەلایەن حکوومەتی عێراقیەوانێ بەروبوومی دانەوێڵە و گەنم و جۆی جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوانێ وەردەگیرێ، هەر یەکە لەسەر ئاستی پارێزگاکانی خۆی لە ڕێگەی سایلۆکانەوانێ وەردەگیرێ. بەڵام ئەکرێت بڵین نادادپەروەریەک هەیە لە وەرگرتنی ئەم دانەوێڵانەدا لەبەر ئەوەی کە بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق بەروبوومی دانەوێڵی تەواوی جوتیاران وەردەگیرێت. بەڵام لە هەرێمی کوردستانە بڕێک دیاری کراوە کە بڕەکە بە تەواوی هەرێمی کوردستان 390,000 تەنە کە بەرهەمی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستانە بەرهەمەکە زیاترە کە نزیکەی 2 ملیۆن تەن بەرهەمی ناوخۆی یاخود بەرهەمی دانەوێڵە هەیە کە بێگومان ئەم بڕا لە 390,000 تەن کە بۆ ئەم ساڵ کرا بە 390,000 تەن، ساڵانی ڕابردوو 340,000 تەن بووە. ئەم 390,000 تەنە بۆ 2 ملیۆن تەن جیاوازێکی زۆرە کەواتە کاتێک کە حکوومەتی عێراقی ئەم 390,000 تەنە وەردەگرێت ئایا ئەو جیاوازێک بۆ 2 ملیۆن تەن ئەو بڕە بەرهەمە یاخود ئەو بڕە دانەوێڵەیە چۆن ساغەکرێتەوە. جوتیاران هەمیشە گرفتیان لەوەیە هەبووە کاتێک کە بەروبوومەکانیان پێدەگات یاخود بەروبوومەکان ئەو بەروبوومەیان بۆ ساغ نابێتەوانەیە وا دەکات کە ئەم ساغ نەبوونەوەی نەتوانن بۆ ئەوی کە ساڵێکی تر بەرەو بە بەرهەمهێنانەکان بن و بڕی بەرهەمەکانیان زیاد بکەن. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین لەسەر ئەو ڕێژەی کە وەردەگیرێت لەسەر ئاستی پارێزگاکان و بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری کاک محەممەد حەسەن ڕەسوڵمان کردو کە بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی بازرگانی دانەوێڵی سلێمانیە. کاک محەممەد سڵاو لێبێ و کاتەوە باش.
سڵاو سەر بەڕێستان زۆر سپاس لەو سپاس بۆ سەدارەتی گەلی کوردستان زۆر سپاس بۆ بنیانی بەڕێز و خۆشەویست. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاک محەممەد سەرەتا هەر لە پرۆسەی وەرگرتنی گەرم و دانیوێڵەکەەوە دەست پێ بکەین بزانین پرۆسەکە لە کێوە دەستی پێ کردووە و تاکەی بەردەوامە بێ و تا ئێستا چۆن ئەڕات بەڕێوە. بێگومان پرۆسەکە لە 4 6 دەستمان پێ کردووە و بە خۆشحاڵیەوە تا ئێستا سپاس بەخواستە کەوتوو بووین و بڕۆکی باشمان گەنم وەرگرتووە. بەڵێ و ئێساش بەردەوامین لە پرۆسەکەیە هەتاوەکو ئەمڕۆ تا دوێنێ ئێوارە نزیکەی 137,000 تەن گەنم وەرگیراوە لە کۆی 165,000 تەن کە دیاری کراوە بۆ پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان لە کەلار. کۆتا ڕۆژی وەرگرتنەکەی دیاری نەکراوە هێشتا نەخێت تا بەردەوامین. بەڵێ ئێمە بەردەوامین لەسەر پرۆسەکە تا ئەگەینە ئەو حەدەی خۆمان ومن بۆی هەمتوانین وەربگرین. بەڵێ کاک محەممەد ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر نەخۆشی کۆرۆنا بڵێ ڤایرۆسی کۆرۆنا هەیە. ئەم ڤایرۆسی کۆرۆنا هیچ کاریگەریەکی هەبووە لەسەر وەرگرتنی گەرمی جوتیاریان یان شێوازی وەرگرتنەکان هیچ گۆڕانکاریە جیاوازیەک هەیە؟ نەخێر ئێمە الحەمدولillah ڕۆشتوین لەگەڵ ئەم پرۆسە بەردەوام بووین بەسەرکەوتووش پرۆسەکمان بەڕێ کردووە. ڕاستە ناخۆشە ینی نەفسیەن ینی هەم جوتیارەکان هەم کارمەندەکان ناڕەحەتن ئەبێ پابندی ڕێنمایەکان بن بەڵێ ئەکید بەڵام ئەبێ پابندی ڕێنمایەکان بن بۆ ئەوی بەدوور بن لە نەخۆشیەکە. سپاس بخوا تا ئێستا زۆر باشمان بەڕێ کردووە. لەخوا بەزیابە. باشە کاک محەممەد کاتێکە جوتیارێک گەرمەکەی یاخودانەوێڵەکەی هێنێ بۆ لای بەڕێستان پێوەرەکانی وەرگرتنی ئەو گەرمە چی ینی ئەبێ پێوەرەکان چۆن بێ بۆ وەرگرتنی گەرمێکی باش؟ پێش هەموو شتێک ئەو گەرمێک کێمە وەری ئەگرین بە پلەیەک یا 2 یا 3 دیاری ئەکرێ. ئەم پلێش کە دیاری ئەکرێ بە هەر سێ پلەکە وەرئەگیرێت؟ بەڵێ باش. بۆ پلەیەک 560,000 دینارە بۆ پلە 2 480,000 دینارە و بۆ پلە 3 420,000 دینارە. بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین ئەو ڕێنمایانی کە ئێمە کاری پێیەکەین هەمان ڕێنماییە بۆ تەواوی عێراق هەموو پارێزگاکان بەرەمی کوردستانیشەوە. ئەو ڕێنمایانش کە دیێ دابەزێنرێ تاقیەکانی ئێمە لە هەموو سایلۆکان و بنکەکان بەپێی ئەو ڕێمانە کە دیاری کراوە پلەکان دیاری ئەکرێت و گەرمەکان لێ وەرەژیرێ. ئەندازاری کشتتوواڵی هەڵستێ بەشیکردنەوەی گەرمەکە و دیاریکردنی پلەکەی ئەو کاتە گەرمەکە لێ وەرەگرێت و لیژنەی کە هەڵسەنگاندن بۆ ئەو گەرماکە لیژنەکە بڵێ کوردن یان بڵێ خەڵکی دانیشتی هەرێمی کوردستانین یاخو لیژنەیەکە لەلایەن حکوومەتی عێراقیە و لە بەغاوە ڕەوانی عێراقی؟ نەخێت ئەوە لیژنە نییە تاقیگەمان هەیە باش مختبەر ئەو تاقیگەیە بەڵێ ئەو کەسانەی کە ئەو پشکنیانەکەن هەر کارمەندی خۆمانن سەر بە بەڕێبەراتیەکەن. بەڵام لە هەندێک شوێنش کە کارمەندمان کەمە لە بازرگانی دانیوێڵی بەغدادەوە بۆمان هاتووە بۆ نمونە لە بنکەی سیروان بنکەی کەلار ئێمە کارمەندی خۆمان کەمە نیمانە لێوە بۆمان هاتووە. بەڵام لەسەر ئەو ڕێنمایە ئەڕۆن کە لە شەریکە دایبەزانوە. ڕێنمایەکانت لای ئەگەر پێمان بڵیت ڕێنمایەکان لە تاقیگە کە دیاری کراوە بۆ نمونە ئەمە ئەو ڕێنمایانەیە خاڵبەندی بەڵێ بۆ پلەیەک دیاری کراوە چۆن بێ بۆ پلە 2 دیاری کراوە چۆن بێ بۆ پلە 3 دیاری کراوە چۆن بێ. بۆ نمونە ئەگەر بەڵێ بۆ نمونە وەزنی نەوعیمان هەیە ئەڵێ ئەگەر هات و 76 کیلۆگرام بێت بۆ 76 لە بورە لە سەر ئاستی پارێزگاکان کاک محەممەد سلێمانی چەنی بەرەکەوێت هەولێر چەنی بەرەکەوێت دهۆک چەنی بەرەکەوێت گەرمەکە بەڵێ بۆ پارێزگای سلێمانی 165,000 تانە پارێزگای هەولێر 110,000 تانە و دهۆک 115,000 تانە. بۆ نمونە ئەو پرسیارێک پێشتر کە بەڕێز دەکردێ بۆ وەزنی نەوعی ئەگەر وەزنی نەوعەکەی 76 کیلۆگرام بێ لە لیترەکە ئەوە دانرێ بە پلەیەک. بەڵام ئەگەر هاتوو ئەمە وەزنەکەی دابەزی
بۆ 75 ئەو کاتە بە خەسمەوە ینی لێدا ئاشکێن لە بڕی پارەکەی ئەو جا ئەبێ بە پلەیەک باشە ئەگەر هاتوو ینی 76 بۆ 75 76ەکە بەبێ خەسم 75 بە خەسمەوە پلەیەکە بە چەند وەر ئەگیرێت بە 560,000 دینار بەڵێ پلە دوو بە 480 بەڵێ اینجا ئەگەر دقت بێ بنسبەت ڕادەیشە نسبەی ڕتوبە لە سا 12 بۆ هەموو پلەکان بە هەمان شێوەیە بۆ هەموو پلەکان هەمان شێوە هیچ جیاوازی نییە بنسبەت شەوایی بەوە بوومە ئەگەر لە سای یەک بێ ئەوە ئاسایی و پلێک وەرەژیرێ بەڵام ئەگەر هاتوو زیایی کرد بۆ لە سەتا یەکونی و ئەکرێ بە پلەیەک بەڵام بە داشکانەوە ئەگەر لەمانە زیایی کرد دوای یەکونیەوە ئەچێ بۆ دوو بە ئەبم شێوەیە ئەگەر هاتوو جۆی تیابێت لە سا دوی جۆ بێ ڕێگە پێدراوە بە پلەیەک حسابەکرێ بەڵام ئەگەر وانە بێت ئەو کاتە تا سێش مەسموح ئەو کاتە چێتە پلە دووە کە وە لە سایە چوار ئەگەر هاتوو ئەو گەنمە لە کاتی کاتێکە کە ئەو گەنمە شتا پێ نەگەیشتووە بڵێن تەڕە سن لێ ئەیە سن کە لێیە ئەی خوات کەسنەکە خواردی نسبەی ئەو شێلەی ناوی ئەو گلوتینە ئەمژێت زعیبە بێ کرۆکی گەنمەکە ئەخوا ئەوە پێڕن سنە ئەگەر لە سا یەک بێ ئەمە حەدی علاکەی ئەو بە دەرەجێک حسابە تاکو لە سایە دوو کە بوو بە لە سایە دوو لێدا ئاشکێنرێ ئەنجا بە پلەیەک حسابەکرێ لە سا دوو تێپەڕی ئەچێتە پلە دووە ئەوە ئەمە پلەیەکە لە سایەک بۆ لە سا دوو پلەیەکە یەک بەبێ خەسم دوو خەسمی هەیە بەنسبەت ئەگەر شکاوی تیاابێ گەرمەکە کەسرە و ئەمانەی تیاابێ ئەوە لە سا دووە لە سا دوو دەئەنرێ لە سادا دوو بە پلێک هەژما دەکرێ بەڵام ئەگەر هاتوو ئەتا لە کەجێت لە سایسێ خەسمی بۆ ئەکرێ کە بوو بە لە سایە چوار چتە پلە دوو ئەگەر هاتوو پێڵێن تەفەحوم کوێر و تیاابێ یەک حەبەی تیاابێ یەک کوڕە ئەوە بە پلێک ژما دەکرێ ئەگەر بوو بە دوو حەبە خەسمی لێکرێت ئەنج ئەکتەدا پلەیەک کاک محەممەد زۆر جار جوتیاران گلەی ئەوەیان هەیە بەڵە جوتیارێک هەڵێ من گەنمەکەم زۆر باشە بەڵام وەرنەگیراوە بەڵام فلانە کەس گەنمەکەی باشیش نییە بەڵام گەنمەکەی وەرگیراوە ئەکرێ ئاگاداری ئەم جۆرە وردەکاریانە نەبێت وەڵاهی دڵنیام بەها جوتیارەکان لەمە شارەزانین چونکە بۆ ئەمە وردەکاریە بەڕاستی تۆزێک ینی ئاسان نییە ئەم وردەکاری ئەوان بیزانن ینی تاکو ینی فێربوونی ئەمە ئەمە ئەبێ کێک مختەز بێ لە مختەبەرە ئیشی کرد بێ پیشەکەی زەراعی بێ ینی کشتتوکاڵی بێ ئەندەزاری کشتتوکاڵی یا پەیمانگایە ئەتوانێت لەوە سەدەرکاوت و تیا مەسەیتەر بێ بەڵام هیچی ئاسایی ناتوانێت ئێستا خۆی ئەڵێ گەنمەکەی من پلەیەکە بەڵام خۆی ئەڵێ بەڵام خۆ دەزانی چەندها تاقیگە ڕێگە لە سێژ بێ نەک خۆ دەزانی چەندها پێوەەر هەیە حساباتی بۆ ئەکرێ وانە لەپی ئەو پێوەرانە پلەکەی دیاری ئەکرێ بەڵێ باشە لە ڕووی سەرنووسینەوە یاخود ئەو ماوەی کە پێیان ئەچێ هەتاگەنە لای بەڕێستان و گەرمەکانە لای ئێوە ئەوە چەندیان پێچی یاخود ناو تۆمارکردنەکانیان چۆنە ئێمە ناو تۆمارکردنەکان چۆنە ئەمە بەپی جار ئەبیستین ئەڵێ 15 ڕۆژ سەرم گرتووە تا ناوم نووسیوە ئەزانی چۆنە احتیمالی هەیە لەلایەک وەڕازەکە سەری گرتووە چۆن ناوی نووسیوە لە قایمەکەیە بەس خۆ گەرمەکەی نهێناوە وتمانە کەی سەرێ هاو گەرمەکەی بهێنێت بۆ من لە هەموو سایلەکان بە ناوچەیە چۆن جوتیارەکە بزانێت کە سەری هاتووە چۆن ئاگادارەکرێتەوە هەمویان ئەگداری یەکترەکەنەوە دوایگە بیانەوێ پەیوەندی بێ ئێمە بکەن پێیان ئەڵێن سەرە لە ئەوە نایە ستافی ئێمە پێیان ئەڵێت ئەڵێ تا ئەو نەڕۆشتووە بەس دڵنییا بە ڕۆژانە ئەوان زانیارەکە وەرەگرن زانیارەکە لە ڕەفیقەکانی خۆیانەوە لە سایلەوە لەوەی کە سەرە ئەنووسێ خۆیان تەلەفۆنەکەن یەک شتێکی تر هەیە لە ناو جوتیارانە زۆر مقۆمەخۆیانە و باسیەوەکان کە ئەڵێ هەنێک کەس هەیە بەبێ سەرەگرتن بە پێجانی بەرتیلێک یاخود بڵێ کردنی واستەیەک ڕاستەوخۆ ئەچێت گەنمەکەی بەتاڵەکان شتی وا هەیە بەبێ ناونووسین و بەبێ سەرەگرتن دڵنیا بە شتیوان نییە یعنی ئێستا ئەوەی کە خۆی لەوەشێککە وا بڵێ ئەڵێ ئەوە ئەبەو شێوەیە بەڵام ئەڵڵاهومە ئەگەر یەکێک زۆر ئەنی حسابەتی جیاواز بێ نەخۆش بێ پیرێک بێ کە
وەزعی سەحی تەواو نەبێشتێکی ئاوا بێ هاوڕێکانی هاوکاریکە نەک ئێمە نەک سایلۆکان هاوڕێکانی ڕەچای ئەوەش ناکەن ئێوە هاوڕێکانی هاوکاریەکەن ئەڵێ ئێستا هەبووە بۆی کە نەبێتە نەعەدالەتێک لە نێوانیانە یعنی بەس ئەوەیە کێشەکە لەوایە ئێستا بۆ نمونە لە سایلۆی پێرەمەگرون بە نمونەوە ئەهێنمەوە ناوچە بووە بەڵام وەکو ناوچە بووە خەڵک هەبووە چووە لە هەموو ناوچەکان ناوی نووسیوە سەری نووسیوە ئەوە بۆتە هۆی کێشە ئەو بۆتە کێشە بۆ ئێمە بەڕاستی ناکرێ مەژ ئەو خەڵکە چۆن تەحملیان لەگەڵاتە با من هەر لەسەر ئەوە پرسیارێکی ترکەم ئەکرێت جوتیاری دانیشتوی پارێزگایەک گەرمەکەی بەرێت بۆ پارێزگایەکی تر نەخێر ناکرێت نەخێر بەس ناوچەیەک بۆ ناوچەیەکی کە ئێستا بۆ نمونە ئەو بڕێ بۆ ئێمە دیاری کراوە بۆ کەلار گەرمیان 35,000 تانە ئێمەڵین باوان بڕی خۆیان وەربگرن بۆ هەڵبجە 20,000 تانە با بڕی خۆیان وەربگرن ئەوان چۆن ئەتوانن لەم بارودۆخە بڵێ مامەڵە بکەن کە هەڵبجە پارێزگایەکی تازەیە ناخر ئەوان سەر بە ئێمن بەڵێ باشە ئەتوانن ئەوان بهێنن بۆ ئێرە نەخێت لێوێ بنکان هەیە بۆمان کردنێتەوە لێوێ گەنمی خوان کەواتە هەریەکە لە سنووری جوگرافی خۆیان بێت بەڵێ ئەوەن گەنمی خۆیان لە شوێنی خۆیان ڕادەست دەکەن ئێستا و بنکەی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە لە دەرەشیشە و بەردەوامیشە لە کارەکەیە و هیچ گرفتێکیان نییە بەڵام بنسبەت سایلۆکانەوە ئەو بڕێکە بۆیان دیاری کراوە 110,000 تەنە بۆ نمونە ئەگەر ئێمە لە سایلۆیەکە سنووری سایلۆکە زۆر فراوان بێ بڕی گەرمەکەی زۆر بێ لە سایلۆکیکە بڕی گەرمەکەی کەم بێ ئەتوانێت بە پشگیری ئەوە یا گەنمەکەی ئەو شوێنە بێنێ بۆ سایلۆکەی تر ئەویش بە ڕەزامەندی هەردوو سایلۆ ئەبێ ڕەزامەندی وەرگێ لە بڵێ هەرێمی کوردستانە ئەو سایلانی کە لە پارێزگاکانە هەیە توانای وەرگرتنی ئەو هەموو گەرمیان هەیە یاخود ئەتوانن ئەو هەموو گەرمە هەڵگرن ئەو گەرمێک کە بۆ ئێمە دیاری کراوە ئەو بڕێکی زۆر نییە کەمە ئێستا بۆ نمونە بۆ هەر چوار سایلۆکە توانای ئەو بڕە هەیە توانای هەڵگرتنی ئەو بڕێ هەیە بۆ هەر چوار سایلۆکە ئەو بڕێ دیاری کراوە لە ئێستاە 110,000 تەنە بەڵام توانای سایلۆکان 200,000 تەنە هێشتا ماوێتی بەڵێ باشە کاک محەممەد شتێکی تر ئەو گەنمانی کە بەڕێستان وەرێگرن لە دەستی یەک یاخود بڵێم لە جوتیارەکە ڕاستەوخۆوەری ئەگرن یاخود ئەکرێت ئەو گەنمە لە دەستی دووەری بگرن بۆ منە جوتیارەکە چاوەڕێ ئەوە نەکا کە ئەم پارەی لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ بێت بێ بیفرۆشە بە کەسێکی تر ئەو کاتە کەسی دووەم بڵێ دەستی دووەم گەنمەکە بێنێ بۆ ئێوە شتیوە ئەبێت نەخێر ئەبێ ئەو کەسەی کە گەنمەکە ئەهێنێ جوتیارەکە خۆی نەک جوتیارەکە خۆی مەستی دیمان بۆ هاتووە کە لە بەغداوە ناوەکان گەڕاوەتەوە ئەبێ کەسە معاملەکە بە ناوی ئەو کەسەوە بێ ئەو مامەڵەیەکی ئەکرێ بە ناوی ئەو کەسەوە بێ کە ناوی لە سیدیەکە هەیە بڕەکەشی دیاری کراوە ئیتر خۆی ئەگەر ئەیفرۆشە بە کەسێکی تر ئەبێ بچێ وەکاتی بۆ بکاتەوە تا ئەو مامەڵەکەی بۆ بەڕێکەوە بە ناوی ئەوە بێ بەڵام هەر بە ناوی ئەو کەسەوە دوای ئەو کاتە کە کاتب عەدل چۆنەڵێ کاری یاسایی خۆی کرد کەسی دووەم ئەتوانێت مامەڵی ئەو بەڕێکە ئەتوانێت بێتە بچۆن پارەکەشی بۆ وەرگێ بەڵام لە ڕاستیە ببێ ئەوەی کاتب عەدل ناتوانێت بەبێ کاتب عەدل ناتوانێت نەخێت چونکە بناوی ئەو کەس بەڵام ئەتوانن وەکو ڕێکەوتنێک لە بینی خۆیانە ئەو کەسێک کە وەکالەتەکە وەرەگرێ پارەی گەنمەکەی یابێتەوە بە جوتیارەکە ئەو کاتە جاری دووەم کاتێکە لەلایەن حکوومەتی عێراقی پارەکە هات وەکیلەکە بە خۆی وەرگێ ئەو کیفی خۆیان ئەو بێنەوە نێوانی خۆیانە ئەوە پەیوەندی بێ ئێمەوە نییە بەس ئێمە مامەڵە لەگەڵ ئەو کەسانی کە ناوەکەی لە سیدیەکە هەیە بەڕاستی بەڵێ هەر جوتیارێک تا چەند تان ئەتوانێت گەنم بێنێت بۆ سایلۆکان بڕەکەی بۆ دیاری کراوە پێشتر بڕەکەی بۆ دیاریکراوە یان لە کاتی هێنانەکە بڕەکەی بۆ دیاری هەر لە سیدیەکە کە گەڕاوەتە ناوەکان لە کۆمپانیای گشتی بازرگانی دانەوێڵا بەغداد گەڕاوەتەوە ناوەکان بۆ ئێمە دیاری کراوە بۆ منە ناوی جوتیارەکە چەند دۆنمی هەیە چەندی لێوەرەگیرێ بەرامبەری نووسراوە بەڵێ لە هەرێمی کوردستانە جوتیاری عەرەبمان هەیە نمبینیوە ئەگەر هەش بێ لاواشێ کەسی بەرگا بەستە عەرەب ناتۆوە لامان نەخێ نەبوو ینی تا ئێستا عەرەب نەهێنا بەس بەڵێ لەو ناوچەی گەرمیانە لەواسێت چونکە سنوورەکە وایە
بەس لە سلێمانیانی مانە خۆ دەزانێت. باشە کاک محەممەد ئێستا بۆ منە جوتیارێک لە کاتی بەرەمهێنانی دانەوێڵەکە بە کۆمەڵێک پرۆسیاڕوە ئەم پرۆسانە شەرەکان بۆ خۆی تێچوونێکی هەیە لە دوای ئەوەشە کاتێکە بەروبوومەکەیان ڕەوانەی سایلۆکان ئەکەن لەوەشە دیسانەوە جارێکی تر کرێی بار ئەێن هەندێک جار ئەڵێ 15 ڕۆژ یان 16 ڕۆژ ئەمێنێتەوانێ ئەمەش بۆ خۆی تێچوویکی زۆری هەیە هیچ داهاتێکی بۆ ئەمێنێتەوە لەو بەروبوومە والله ئەو کەسە خۆی ئەزانێت ینی ئەگەر بە شوەیەکی گشتی لەسەر جوتیارانی هەرێمی کوردستان بکەین ئەگەر گەرمەکە وەربگیرێ ئەو بڕێکە هیانەمی وەربگیرێ دڵنییا بە سوودی لێ بینن بەڵام ئەوەش خۆشی باشی پارەکەشیان بۆ بڵێ پارەکە ئینشاڵا ئەبێت چونکە ئەمە ساڵەکانی ڕابردوو وابزانام 3 ساڵی نەدراوە تا ئێستا بڵێ ئەوە ساڵی 2014 2015 و 2016 نەدراوە بەڵام 2017 و 19 بە تەواتی وەرگیراوە پارەکەی هیچ بڕیارێکیش نییە بۆ ئەو 3 ساڵە یان هیچ ئەگەرێک هەیە وەڵای ئێمە چاوەڕێکین بەڕێکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ ناوەندا بەڵکو ئیشاڵا بگەنە ئەنجامێک چونکە ئێمەش تەمە ناکەین بڕەپارەکە چونکە بڕێکی زۆرە ینی بتە بژانەوەی ژێرخان و بازاڕی کوردستان. بەڵێ باشە کاک محەممەد لە ناو هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتانە لە کاتی وەرگرتنی دانەوێڵەکان بۆ سایلۆکان هیچ هاوکاریەکی ئەکرێت بڵێم سایلۆکانی بڵێ بەڕێ لای بەڕێستان لانی پەیوەندیدار و جوتیارانیش حکوومەتی هەرێم تا چەند هاوکار بووە لە ڕاستیە ئەم پرۆسی ئێمە پرۆسێکی ئاسان نییە کەمێک ئاڵۆزە و پێویستی بە مەسالیفەیە پێویستی بە بڕێک پارە هەیە و بودجێ لەبەردەستا بێ بۆ گرفتی هوەری سایلۆکان و بۆ بەڕێوچنی پرۆسەکە بەڵام ساڵی پار و ئەم ساڵیش بەڕاستی وەزارەتی خۆمان وەزارەتی بازرگانی هیچ جۆرە بڕێکی بڕەپارێکی بۆ دابین نەکردوین بەڵام ساڵی ڕابردوو بەڵێ ساڵی ڕابردوو بەسپاسەوە پازگای سلێمانی پاسی بۆ دابین کردین و سودەمنشی بۆ دابین کردین بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە تۆزێک بڵین پارە لە بەردەست نەبوو نانتوانی پاسدان بۆ بگرن بەڵام تەنها توانیان بڕێک سوتەمەنی لە گاز و بەنزین دابینکەن بۆمان ئەمە سپاسیانەکەین. دەستخۆش کاک محەممەد لە کۆتاییە بەڕێستان وەکو ماوەیەکی زۆرە لە بوارەکە کارەکەن چی بە گرنگ ئەزانن یاخود چی بکرێت بۆی کە بارودۆخی جوتیاران بەرەو پێشەوە بڕوات ئێمە تەمە ناکەین چۆن حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی چییە؟ بەڵێ ئەو بڕێکە وەرئەگیرێ لە جوتیارەکانی ناوەڕاست و باشوور بێژگە لە هەرێمی کوردستان ئێمە تەمە ناکەین هەرێم لە هەوڵ بدا لەگەڵ بەغدایە ئێمە ئەگەر وەکو ئەوانش حسابیان بۆ ناکرێ با بڕەکە زیاتر بێ باشتر بکرێ چونکە ئێستا جوتیار هەیە بڕێکی زۆری گەنم ماوەتەوە نازانێت چی لێ بکە بەڵام ئەو بڕۆژکە بۆ دیاری کراوە ڕادستی سای لێ بکە بڕێکی کەمە بەڕاستی ئەنجا جوتیاریش پێویستی بە مەڕعادێ پێویستی لەوەیە کە خۆیان وەزارەتی کشتوکاڵ هاوکاریان بکەن لە ڕێگەی دەرمان و تا ئێستا حکوومەتی هەرێم بیری لەوە نەکردوتەوانێ خۆشی بەشێک لەو گەرمەی جوتیاران وەرگێت هەتا ئێستا پلان هەبوو بەڵام لە ئێستا پلان نییە ئیتر ئەگەر لە داهاتووە بتوانن کاری لەسەر بکەن ئەو شتێکی باش بیریش لەوە نەکراوە بدرێ بە کەرتی تایبەت بیریان لێ کردبەوە بەڵێ بەس بۆ ساڵ نەچوو بواری بۆی ئەم کێشەی نەبوونی قەیان داراییەوە پرۆسەکە وازانم ئەو بەرنمەیە وەسێنراوە بەس ئەوە نییە وەزان لێ هێنابێ ئەوەی من بزانم کاری لەسەرەکەن بەس نازانم تر ئەبیان نابێت هیوادارین چونکە و بڕگەمە کە لای جوتیارە زۆرە چی لێ بکاری نەوەیە بازار ئیسیعابی ناکە ئەگەر نەڕوا بۆ پەرۆزیەکانی تر بۆ جن و بوو بۆ ناوەڕاستیدا بۆ کەرکووک بەڕاستی ئەوەش بۆ ناوخۆ زۆرە و بڕگەنمە دەستەکانە خۆش بێ کاک محەممەد جان زۆر سپاس بۆ وتەکانە زۆر سپاس بۆ محەممەد حەسەن ڕەسوول کە بەڕێزیان بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی بازرگانی دانەوێڵەی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان ئێستا شەچین لە لای پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە کاروان سڵاو لێ بێ و ئەم کاتت باش نوێترین هەواڵ و زانیاریەکانی شاری کۆیە چین با ئێمە بە بینەرانی بگەینیت
بەڵێ سنوور سلااو لێوە سلااو لە بینەرانی گەلی کوردستان سەرتا من دەمەوێت لە بابەتی ڤایرۆسی کۆڕۆناوە دەست پێ بکەم هەڵبەتە لە سەرەتایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە تەواوی هەرێمی کوردستان تاکو ێستا لە سنووری قەزای کۆیە زیاتر لە 2200 پشکنین بۆ هاوڵاتیانی سنوورەکە ئەنجام درراوە لەو ڕێژەیەش 73 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و ژمارەیەشی بەرچاویش چاکبوونەتەوە و لە چەند ڕۆژی ڕابردووە دوایین ئاماری بەڕێوبەتی گشتی تەندروستی کۆی ڕاگەیەندرا کە سێ هاوڵاتی تووشی ڤایرۆسەکە بوون دوانیان دانێک لە نەحی تەختەق و دوو هاوڵاتی تریش لە شاری کۆیەن و ڕێو شوێنەتکان زیاتر لەلایەن لیژنەکانی قایم قامەتی قەزای کۆیەوە گیراونەتە بەر بە مەبەستی خۆپارێزی و تاکپارێزی لە تەواوی بازار و شوێنە گشتیەکانی سنووری قەزای کۆی هەڵبەتە ڕۆژانە لیژنەکانی قایم قامێت لە تەواوی دوکاندار و ئەو شوێنانێکەوە خواردەمەنی و یان شوێنی فرۆشتنی خواردنی خێران لیژنەکان دەگەڕن بەسەریاندا و ڕێنماییان پێدەن و هەووهان لێپێچینەوە لەو کەسان دەکەن کەەوە سەرپێچی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و خۆپارێزی دەکەن و من دەمەوێت سەبارەت بە تاقیکردنەوەی خوێنکارانی پۆلی شەشەمی ئامادەی قسە لەسەرەوە بکەم هەڵبەتە لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوەی خوێنکارانی دوانزەی ئامادەی لە ئێستاە لە زانکۆی کۆیە زانکۆی کۆیە دەرگای بۆ تەواوی خوێنکارانی شاری کۆیە کردەوە کەوا ئێستا لە هۆڵەکانی سەرۆکایەت زانکۆی کۆیە تاقیکردنەوەی خوێنکاران ئەنجام دەدرێت و ئەوەی ئەمەکە لە نزیکەوە سەرپەرشتیارانی پەروەردەمان دواندووە تاقیکردنەوەکان بە شێوازێکی تەندروست و خۆپارێزی بەڕێوە دەچێت و تا ئێستا هیچ ژیر و گرفتێک نهاتە پێشەوە سەبارەت بە ئەو تاقیکردنەوەی کە ئەنجام دراون تەوەریشترش دەمەوێت کە ئاماژەی پێ بدەم هەڵبەتە سنووری قەزای کۆیە و نەحەی تەختەق و دەوروبەری دەوڵەمەندە بە سامانی بڵین چۆن گەشتیاری یاخود شوێنە گەشتیارەکان شوێنە کولتوری و مێژووەکان بەڵام لەگەڵەوەشدا کۆمەڵێک شوێنەواری گرنگ و دێرین هەیە لەم شارە مەترسی و هەڕەشەی لە ناوچوونی لەسرە وەک ئەو خان و قەڵاو کەلەپوریانەی کەوا لە شارەکەیە هەن و مەترسی لە ناوچوونیان هەیە ساڵانە بەهۆی زۆری بارانبارینەوە ئەو خانوانە دادەڕوخێن و تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاوڕێک لەو شوێنانە نەدراوەتەوە بۆی کەەوە لە خەمی پاراستنی ئەم شوێنەوارانەدا بن و لەگەڵەوەشدا بە درێژایی سیلسیلە ئاوی زەی بچووک پانتاییەکی زۆری زەوی گەشتیاری هەیە لە سنوورەکەیە و تا ئێستا ئەگەر بەهاتە ئەمە ڤایرۆسی کۆڕۆنا بربەز بۆم ساڵ چەندین پرۆژەی گەشتیاری گرنگ وە لە ئێستاە کە کەرتی تایبەتیش هەیە حکوومەت دەیتوانی لە داهاتووە سوود لە کەرتی گەشتیاری ببینێت و پێشوازی لە هاوڵاتیانی سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق بکات ئەمە سەبارەت بە گەشتیاری وە دەمەوێت سەبارەت بە بەرووبوومی کەشتوکاڵی کە لە ئێستاە منسومی بەتایبەت کە لە ئێستاە منسومی بەرووبوومە کشتتوکاڵیەکانە بەتایبەت وەکو ئەو میوانەی کە هەیە لە سنوورەکەیە لە ئێستا جوتیاران گرفتی سەرچیەوەیان هەیەکەوە بەرهەمەکانیان لە بازارەکاندا ساغ نابێتەوە و نازانن ئەو بەرووبوومانێکەوە بەرهەمی دێنن لەکوێ ساغی بکەن و بیبن بۆ شارەکان هەڵبەتە ئەمە دیارە لە ناوخۆی سنوورەکە زیادە دایانەوەی هەناردەی دەرەوەی بکەن بەڵام ڕێگەیان پێ نادرێت دوایەوەی کەەوە حکوومەتی عێراقی بە بڕیارێک ئەوەی دەرکردکەوە بە هیچ شێوەیەک نابێت پێشوازی بکرێت یاخود بەرووبوومی میوەی هاوینە لە هەرێمی کوردستان و لە شارەکانی هەرێمی کوردستان هاوردەی شارەکانی ناوڕاست و بە خواروی عێراق بکرێت ئەمەش وای کردکەوە جوتیاران بێئومێدیەکی تەواویان بەسەر بەرووبوومی دوایی بەرووبوومی هاوینەکە بەرووبوومی پاییزەیە وەکو کۆمەڵێک لەو بەرووبوومانێک بۆ نمونە خەیارە یاخود لۆبیایەکە لە وەرزی پاییزە دەکرێت ئەمان سەرجەم زەوی کشتتوکاڵەکانن بە تەواوەتی بەجێهێشت و لە ئێستا تەواو بێ ئەمەل بوون لەو ڕۆوە و دەمەوێت باس لەوە بکەم لە ناو شاری کۆیە ماوەی 20 ساڵە کارگەیەکی لە قوتونانی تەماتە
لە کار کەوتووە ئەگەر بەهاتایە ئەم کارگەیە بەگەڕ بخرایەتەوە ئەوە سوودێکی زۆر باشی دەبوو بۆ جوتیارانی سنوورەکە و دەتواندرا لە داهاتووە سوودی زۆر باش ببینین جوتیاران لەو ڕۆ بەڵام هەڵبەتە ئەم کارگەیە ماوەی 20 ساڵە لە کارکەوتووە لەپاڵ ئەوەشان ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە ماوەی ڕابردووە کارگەیەکی نوێ هێنا لە نێو ئەو کارگەیە داینەوە بەڵام تا ئێستا نەتواندراوە سوودی لێ ببینێت و کارکە بەخەر بکرێتەوە ئەگەر بەهاتای ئەم کارگەیە بەگەر بخرایەتەوە ئەوە سەدان هەلی کار دەڕەخسە و هەم جوتیارانیش دەیانتوانی لە سەرجەم وەرزەکان بەروبوومەکانی خۆیان ببن بۆوێ چونکە کارگەکە هەمە چەشنە کارگەی مڕەبایە کارگەی لە قوتونانە دەتواندرا لەوێ بەروبوومەکانیان ساغ بکەنەوە و لەگەڵ ئەوەشدا من دەمێ باسیەوە بکەم لە ئێستاە گیر و گرفتی هاتوچۆ لە دەرەوەی شارەکانی لە دەرەوەی شاری کۆیە ڕێگەکانی ڕێگا سەرچەکانی کۆیە هەولێر کۆیە سلێمانی تا ئاستێک بەرەو پێشچوونە یاخۆ چاکراون بەڵام تا ئێستا وەک پێویست نییە هاوڵاتیان گیر و گرفتی سەرچیانەوەیە کە لە ناو سنتەری قەزای کۆیە کێشەی ڕێگەوبان و خراببوونی ڕێگەکانیان هەیە بەڵێ سنوور ئەمە کۆی بابەست و زانیاریەکانی ڕۆژبوون لە سنووری قەزای کۆیە ئەگەر شتێکتان نەما بێ دەگەڕێمە لە هەیەوە. سواز بۆ پەیامنێرمان کاروان کە بەشێکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ماوەی سواز بۆ تۆ سواز بۆ سەرجەم لە زانیاریەکانە بەڵێ خۆشێستان دەست دەکەین با گفتوگۆکردنی تەوەری دۆمی پرۆگرامەکەمان ئەویش وتمان گفتوگۆکردنە بێت لەسەر هونەری بەرگری کە بێگومان هونەری بەرگری بۆ خۆی مێژوویەکی کۆنی هەیە مێژوویەکی 1500 بۆ 2000 ساڵی هەیە کە سەرچاوەکەی یاخود بەرەمهێنانی ئەم هونەرە گەڕێتەوە بۆ وڵاتی چین و وڵاتی کۆریا زیاتر گرنگیان بەم جۆرە هونەرەدا و لە ساڵانی 1940 بۆ ساڵی 1950 بەدواوە لە بەشێکی زۆر لە وڵاتانە بڵاو بۆتەوە گرنگیان پێدا یاخود کاریان لەسەر کردووە یەکێک لەو هونەرانەی یاخود یەکێک لەوانەی کە هونەری بەرگری ئەویش تایکواندۆیە کە تایکواندۆ لە کۆتایی ساڵانی 1990ەکانە بڕیاری ئەوە درا کە بکرێت بە یاریەکی پاڵەوانێتی ئەوە بوو لە ساڵی 2000دا لە سیدنی ئەم پاڵەوانێتیە بەڕێوە چوو بەڵام ئێمە باز لە تایکواندۆ ناکەین بەڵکو باز یەکێکی تر لە هونەرەکانی بەرگریەکەن ئەویش هونەری کاراتیە بزانین لە عێراق و لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بەم جۆرە هونەرە دراوە و تا چەند کاری لەسەکراوە خەڵکان تا چەند ئاشنای ئەم جۆرە هونەرن و لە هەمان کاتدا هونەری کاراتی بۆ خۆی چییە؟ و جیاوازی لەگەڵ هونەرەکانی تری بەرگریە چی دەبێت و لە هەمان کاتدا ئەمڕۆ یەکێک لە یاریزانانی کاراتی یاخود بڵێن هونەری کاراتی کە بەشداری پاڵەوانێتەکانی نێودەوڵەتی کردو توانیوێتی چەند خەڵاتێک بەدەست بێنێ و چەند شەهادەیەک بەدەست بێنێ کە ئەم یاریزانە منداڵێکی تەمەن 9 ساڵە توانێتی بەو تەمەنە کەمەیەوانێ چەند خەڵاتێک بەدەست بێنێ و چەند شەهادەیەک بەدەست بێنێ کە ئەمڕۆ لە لای من میوانە لە ستۆدیۆ لەگەڵ ڕاهێنەرەکەیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانداری هەردوو بەڕێز مامۆستا ڕەوەند ئەیوبیان کردووە کە بەڕێزیان ڕاهێنەری کاراتی و لە هەمان کاتدا یاریزانی هەڵبژاردنی عێراقن مامۆستا ڕەوەند سڵاو لێ بێم کاتەوە باش زۆر بەخێربێ و شاد سەباح یاریزانی کاراتی شاد بەخێربێ زۆر سپاس بەخێر بێ مامۆستا ڕەوەند لە بەڕێستەوە دەست پێ بکەم باجارێ بزانین هونەری بەرگری کاراتی چییە چۆن ناساندنێکی بۆ بکەیت زۆر سپاس دەکەن بۆ بەرنامەکەتان هونەری کاراتی یاریکی بەربڵاوە لە جیهانی وەرزشیدا کە هونەرەکە لە ساڵەکانی 1970 یا هەنێک بیرروباوەڕ هەیە ئەڵێ لە ساڵەکانی 1970 لە وڵاتی یابان لە شاری ئوکیناوا لەرزت دەستی فوناکوشی داهێنراوە ئێستا یاری کاراتی یاریکی بەربڵاوە کە ئەوەیە لە ساڵی 2020 خدای ئۆلۆمپیاتی جیهانیەوە بەڵام بە بۆنەی ئەم نەخۆشیە 2020 ئەم ئۆلۆمپیات کە لە وڵاتی یابان لە تۆکیۆ ئەنجامدرا بەڵام بە بۆنەی نەخۆشی کۆرۆنا ئەنجامەدراوە یەکەم جارێتی ئەڕاتە ئۆلۆمپیادی جیهانیەوە یاریکی زۆر بەربڵاوە کە چەندین پاڵەوانی گەورەی جیهانی هەیە هەم لە عێراقی خۆشمان چەندین یاریزانی باشمان هەیە بەڵێ باشە مامۆستا ڕەوەند جیاوازی هونەری بەرگری بڵێیان بڵین کاراتی لەگەڵ تایکواندۆیە چی جیاوازیەکی هەیە هەردووکیان یاریکی جیهانین ئەوەی هەردووکیان لە ئۆلۆمپیاتان بەڵام هەردووکیان هونەری بەرگری هەردووکیان هونەری بەرگرین یاری تایکواندۆ یاریەکە کە زۆری قاچی تیا بەکارێت باشە بەڵام یاری کاراتی یاریکی فریە یعنی دەستی تیا بەکارێت وە لەگەڵ خستن و قاچ
بەڵام یاریکی زۆر لەمس و ینی کۆنتترۆڵە ینی یاریکی فۆنتاک نییە و هەروەها ئەمە باسی کۆمنت وە لەگەڵیشیا کاتامان هەیە ینی کاتا و کۆمنت هەردووکیان دوو بەشی گیان بەڵام لە کارەتیە هەردووکیان پاڵاوانتیان هەیە لە پاڵاوانتیەکە بە هەردوو بەشەکەتیەدا بەشداری ئەکات. بەڵێ باشە کۆنفۆشاڵی ئەویش هەر یەکێکە لە هوەرەکانی بەرگری بەڵێ بەڵێ چی جیاوازێکی هەیە یەکێک لە هوەرەکانی بەرگری بەڵام کۆنفۆشاڵین ئەوەنێ من زانیاریم لەسەر هەبێت هوەرێکی ینی تێکەڵە با بڵێن تێگەی چەندین بەشی تێکەڵە تایە وەکی بۆکوساندا جومباز ئەمانی تێکەڵە بەڵام کاراتی یاریکی سربەخۆی بۆ خۆی. بەڵێ لە چه تەمەنێکەوە ئەتوانن بەشداری بڵێ هوەری بەرگری کاراتی بکرێت لە تەمەنی 6 ساڵیەوە یاریزان ئەتوانێت بەشداری بکات لە کچان و کوڕان ئیتر ئەم یاریزانە بەپێی توانای خۆی لە ڕاهێنانەکان ئەنجام دەدات بۆ نمونە سەرەتا کە دەست پێ دەکات پشتوێنی سپیە دوای ئەو بۆ مدەی 2 مانگ 3 مانگ ڕاهێنارکردن ئەو جا پشتوێنێکی تری ئەدرێتێک کە زەردە ئیتر بەم شێوازە قۆناغەکان دەست پێ دەکات. باز لە قۆناغەکانەکەی دواتر با بچمە لای شاد چەند ساڵە تۆ لە هوەری بەرگری کاراتیە کارێکی 3 ساڵە باشە ئەی چۆن توانیت ئەو پشتێنەشینە بەدەستبێنیت سەرەتا ئافرین هەڵەدا باشە چ کارێکی تر ئەەکەی یاخود بڵێم ئەم تۆ خوێنی دوایە لە پۆلی چنی من دەرچوو بۆ 5 ئەم هوەری بەرگریان بڵێ ئەم کاراتی هیچ ڕێگریەکی لە خوێندنەکە نەکردووە هیچ کارێکی لێ نەکردی باشە ماڵەوەتان تا چەند هاوکارن زۆر هاوکارتن یارمەتی تێن باوکە هێناوتی بۆ ئێرە باشە ئافرین باچمەوە لای مامۆستاڕەوەن تۆزێ لەگەڵ واقسەکەی دواترینەوە لای تۆش باشە مامۆستاڕەوەن باسی پشتێنەکانت کرد ئێستا شاد پشتێنی شین دروستە بەڵێ باشە چەند ئین ڕۆشتووە ینی پشتون ڕۆشتووە ینی لە سپی و هەتاوکو شین 5 بەشە کە ئەو مدەی ئەو 3 ساڵی یاری کردووە ئەو توانێتی ئەوەنە پشتون ببڕێەوە لەگەڵیشیا توانێتی چەندین پاڵەوانێتی نێودەوڵەتی ئەنجام بدات یعنی لە تەمەنێکی مناڵە توانێتی مەداری ئاڵتون بەدەستبێنێت بەشداری چەند پاڵەوانێتی کرد بەشداری 4 پاڵەوانێتی کردووە 3 پاڵەوانتیان نێودەوڵەتی بۆ یەکیشان پاڵەوانتی ناوخۆ بۆ لە کوردستان ئەم 3 پاڵەوانەتیە دانیشان لە وڵاتی ئێران ئەوەش فۆتۆکانێتی لەسەر شاشە ئەڕوا دانیشان لە وڵاتی ئێران بوو کە ئەم ساڵ ساڵی 2020 توانی پاڵەوانێتی 2020 بەڵێ لە وڵاتی ئێران لە شاری تاران توانی پلەکەم بەدەستبێنێ لە وەزنی ناقد 40 کیلۆگرام ئەوەش ئەم کاسانش کە لێرە دیارن هەرێکیان و ینی چۆن ئەڵی بە کۆمەڵ هێنراوە ینی وەرشی هەڵەبجە بە کچان و کوڕان توانی وانە پلەی سێمی ئەو پاڵەوانتیە بەدەست بێنن باسی قۆناغانیش ماگرم قۆناغانە لە سەرەتاوە پشتوێنی سپیە کە بۆ زەرد ئەڕوات دوای ئەو بۆ پرتەقاڵی و سەوز ئەو جا ئەڕاتە شین لە شین بۆ قاوەیی لە قاویش ئەڕاتە ڕەش ئەم یاریزانەکە بێ بە ڕەش یاریزانێکی پێشکەوتوی لێ دەرەچێت دوای ئەوە کە بووە بە ڕەش ئیتر ئەبێت وردە هەوڵی زیاتر بات و خۆی هیلاک بکات بۆ ئەوی بتوانێت خەتەکان ببڕێت. باشە خۆتان پشتێنتان چیە؟ من ڕەشی دانتوم ینی 2 خەتم ڕەشی 2 خەت بەڵێ کەواتە چەند قۆناغت بڕیوە سپی زەرد پرتەقاڵی سەوز شین قاوەیی ڕەشی داندوو ینی تقریباً 8 قۆناغەکە بینی هەر قۆناغێ بە قۆناغێکی تر چەنی پێچێت وەکووتم بە مانگە بە ساڵە بە مانگە ینی هەنێک کاتیش ئەکەوێتەوە سەر یاریزانەکە خۆی کە چنێ بتوانێت هەوڵ بات زیاتر خۆی هیلاکان ینی ئەو پەڕی ئەگەر بڕات 3 مانگ بۆ 2 مانگە ئەوەنە بۆ پشتوێنە ڕەنگەکان بەڵام بۆ خەتەکان تقریباً هەتاوەکوم خەتی 4 و دانی 5ەکان ساڵێ بۆ 2 ساڵ لەو لە 3-4 ساڵێک ئەبێ بمێنێتەوە ئەو جایتر لە دان 5 بۆ داندە بتوانێت ببڕێت ینی مەبەست ئەوەیە لە خەتی بۆ نورە 2 و 3 ماوانێ بچە بۆ 4 و 5 بەو شێوەیە بەو شێواز ساڵێ بۆ 2 ساڵ زۆری پێچێ ئێستا تۆ بینی خەتی یەکەم بۆ دووەم چەنی پێچوو من تقریبا 2 ساڵی پێچوو 2 ساڵی پێئەچێت باشە کێش هیچ کاریگەریەکی هەیە لەسەر توانە یاخود ئاستی یاریزان بەڵێ بەدڵنیەوە چکۆ ئەگەر یاریزانێک کە کێشی زۆر قورس بێ با بڵێن قەڵەو بێت وەزنێکی زۆری هەبێت لە کاتی ڕاهێنانەکاندا سیرەکەی هیلاگیی زیاتری پێوە دیارە لەوە یاریزانێکە وەزنێکی سووکی هەیە یا لە کاتی تدریبەکاندا بۆن لە کاتی یاریە خاوە ئەو یاریزانە سرعەتی زۆری نییە مرونەی زۆری نییە لە ناو یاریە یعنی تر ناتوانێت باشی بجۆڵێوەکو و یاریزانێکە کێشی سوکترە بەڵێ پاڵوانێتەکان لەسەر ئاستی تەمەنی یاخود لەسەر ئاستی کێشە لەسەر ئاستی تەمەن و کێشیشە یعنی فیئە بە فیئەیە باشە
بەڵام زۆری توێژ ئمە بەست ئەوەیە بەجیا بۆ نمونە لەسەر ئاستی تەمەنەکان بەجیا ئەکرێت لەسەر ئاستی تەمەنەکان ئێستا بۆ نمونە با بڵێن شاد لەسەر ئاستی 9 ساڵ بۆ 10 ساڵ یاری کردووە وەزنی خۆی هەبوو بۆ نمونە لە وەزنی ناقص کە ئەم ساڵی 2020 وتی پلەکەم بەدەستبێنێن ناقص 41 یعنی خوار 41 کیلۆگرام 9 ساڵ و 10 ساڵ ئەم دوو تەمەنەتیانە بەشداریان کردووە تێگەی بەڵام بە وەزنی خۆی. بەڵێ باشە شاد کاتێ ئەو خەڵاتانە دووەرگرت هەست بەچی کردو هەست بە خۆشی کرد چەند خەڵاتی وەرگرتو عادی پێمان بڵێ چی و چی ئاڵتون و بڕۆنس و زیو بیرت ماوە ئەمانە ساڵی چەند وەرگرت یاکەی وەرگرتوە ئەمە لە ساڵی 2020 لە بتۆڵەیەکی نێودەوڵیتیا وەرم کرد ئەمان 2020 ئەم ساڵ لە شاری دارا باشە ئەمەش لە شاری سلێمانی لە بتۆڵەیەکی نێودەوڵیتی یا پلەی دووەم بەدەستێنە باشە ئەوەی تریان ئەمەش لە ساڵی دارانە لە ساڵی 2019 مەدالەی بڕۆنز ساڵەکانیشی لەسەرەوە بزانم باشە باسێکی کاسەکانەوە کە بزانم ئەو کاسانە چۆن بەدەستێناوە لەکوێ بەدەستێناوە ئەمە لە ساڵی 2019 بەدەستمانێنا پلەی سێمان بەدەستێنەوە پلەی سێم ئەوەی تریان ئەمەش لە ساڵی 2020 پلەی سێمان بەدەستێنان دیسان ئەو ئەکاسەمەوە شەهادەکان لەکوێ وەرگرتووە ئەو شەهادانە پشتیان بە پشتیوانە شەهادەکان بە پشتێن وەرێگرتووە تۆ چەند کیلۆی من 41 کیلۆ یعنی نازە مام ساڕەوان لە تۆ پرسمیان لە ئەو پرسم با لە خۆی پرسم ئەو کەسانی کە تۆ بەرکەوتنت هەبوو لەگەڵیانە هاوتەمەنی خۆت بوون یاخود ئەکرا گەورەتر بن هاوتەمەنی خۆم بوو هاوتەمەنی خۆت بوو چونکە لەسەر کێش بووە مامۆستاڕەوەن درستە بەڵە لەسەر کێش بووە بەڵام چۆنەڵی بۆ نوێنە یاریزانێک کە ئێستا بۆ نوێنە ئەم تۆزێ باڵێن خەپەیە بەڵام یاریزانێکی باری تۆزە باڵای بەرسەرانی باڵا بۆ ئەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام تەمەنەکە و کێشەکە ئەوە ئەساسە تەمەنەکە و کێشەکەی باشە ینی ئێستا ئەم بۆ نمونە کە 41 کیلۆ بووە بڵێ ئەکرێت کە یاریزانێکی بەرامبەری لە تەمەنی خۆی گەورەتر بوو بێ نەخێر ناکرێت ئەو یاریە ڕەزەکرێت چونکە ئەو یاریزانە ئەگەر لەم گەورەتر ڕاهێنەر ئەچێت لەگەڵ یانە بۆ پاڵەوانێت بەڵێ ڕاهێنەن دائیمەوە بەڵێ چونکە بۆ نمونە ئەبێ هاوکاری بێ بۆ منە چی بکات چی نەکە ئاگەی لە فاڵ بێ ئاگەی لە چونە دەریە ساحە بێت یا چ خاڵێ بگرێت چ کاتێ بڕات چ کاتێنە ڕۆ ئەمانە زۆر ئەساس چکە مدەڕیب لەو کاتە وەکو پاڵپشتی ئەو یاریزانە وایە یعنی هاوکاری بێ ینی چۆن ئەو یاریزانە ترسێکی نەبێت لەوەی ئەو یاریزانی بەرامبەری زۆر لەو باشترە یاچی یا ساحایکی گەورەی ئەو هەموو جمهورە دانیشتووە نا بێ سترێز نەمێنێ لە مێشک و لە دەرونیا بڵێ باشە شادە تۆ کە چوی بۆ پاڵەوانێتەکان یەکەم پاڵەوانەتی کە چوی نەئەترسای هیچ بۆچی ناترسای لەبەرەوەی کە ڕاهێنەرەکەت لەگەڵا بوو یان باوکت لەگەڵ بوو ماڵەوە ئەوانیش لەگەڵ نەبوون هی وەڵڵا ئافرینایی هیچ ناترسای باش ئافرین مامۆستاڕەوەن لە هونەری بەرگری کاراتیە یاخود ئەگەر بڵێم کۆنفۆ شاڵینگ تایکواندۆش هەردووکیان بەشێک لە یاریەکانیان یاخود بەشێک لە ڕاهێنانەکانیان جەستەیە بەشێکیشیان گرنگی بەلانی ڕۆحی ئێن ئەمە لە کاراتیشا هەیە گرنگی بەلانی ڕۆحی ئەدرێت بەدڵنیاییەوە چکەم کاراتی کە ئەم یاریزانە یاری ئەکات پێویستی بە جسمێکی زۆر بەهێزی هەیە باشە جسمێکی بەهێزی هەبێت تۆکمە بێت و لەگەڵشا دەرونێکی ئارامی هەبێت لە پاڵاوانتەکانە بتوانێت یاریکی باش ئەنجامدا ینی زۆر نەچەسبێ بە سەریاکە بۆ ناڕاتە ناو پاڵاوانێتی زۆر بترسێ لەوەی ئەدۆڕێ یا زەڕبەیەکی قورسی بەدرەکەوێت لەوانی تر ئەچێتەوە سەر مدەڕیبەکەت چۆن ئەم یاریزانە هەنبات چی پێ بڵۆ چی پێنەڵێ ینی هاوکاری بە بۆ ئەوەی ئەو یاسایانەکە لە ناو ساحابەکاریت پێ بڵێ باشە یا وەرەی یاریزانەکە بەرزکاتەوە کە تو یاریزانێکی باشیت و بەهێزیت و ئەتوانیت پلی یەکەم بەدەستبێنی یا ئەنجامێکی باشوە بێت ئەوە دەوری هەیە بۆی زۆر باشە لە لایەنە ڕۆحیەکەیە هەر ڕاهێنەرەکانیان بڵێم کەسانی وەکو بەڕێستان ئەو ڕاهێنانانەیان ئەو ئامۆژگاریانە ئەکەن بۆ یاریزانەکان یاخود کەسانی پسپۆرت وەڵی لای خۆمان هەری ڕاهێنانەکەیکە ڕاهێنەرەکەیکە بەڵام ئەگەر ڕاهێنەرەکە لەکوێ بەون نەبڵێ فێرە بێ هەر بە ئەزمموی خۆی و ئەزمموی خۆی چکە ئەو ڕاهێنەرەکە یاخود ڕاهێنانی تایبەتان کردووە ئێوە بەجیا بەجیا ڕاهێنانی تایبەتمان هەیە لانی ڕۆحی مەبەستم نه بۆ نمونە چۆن ئێستا بۆ نمونە بتۆڵاتێکمان لە پێشە ئێمە باشە ئەم یاریزانانە دائنیشین قسەیان بۆ ئەەکەین پێش پاڵاوانێتێکە کە چی بکەن و چی ناکەن یعنی وری یاریزانەکان بەرزەکەونە بە وازحی با بڵێن
تێگەی ینی ئەو یاریزانانەی تر لە بەرچاوی خوان و ڕۆحی خوانە زۆر گەورە ئەبن بە قسەی ئەو مدەڕیبە تێگەی ئەوەیە ئەژینە ئەوە نییە بۆ منە بڵێ سپۆڕی تایبەتی هەبێ بە لایەنی ڕۆحی یادەڕوینی تر ڕایەنارەکە خۆی ئەو تەدریبانیان پێکە چکۆ ڕایەنەرەکە ڕایەنەرە سێرەکەی 50 یاریزانی لەبەردەستایە هەرێکی لە جیێوازە هەرێکی لە بیرکردنەوەیەک تێکی یانی چەند ساڵ ئەزمموی هەیە هەرە بێت بەشی ئەوەی پێبێت کە ئەو یاریزانە بە باشین شێوە پێ بگەێنێت و ورەی باتێ و بەرزی بکاتەوە. بەڵێ باشە شاد دەوام پرسیارێکتر لە تۆ بکەم لە دەرەوە شەڕەکەی هیچ ئەم کاراتیانی کە لە ڕاهێنان و لە شتایکە هیچ لەگە ڕفیقەکان تا بەکاری نانیت هیچ بەس لە کاراتیانی زار کۆمێت باشە پۆبجیەکەی یاخود بڵێم یاری ئەلکترۆنیەکانەکەی ئەوەشەکەیت ئەیجا چۆنە بێت تۆ خوێندکاری ئەخوێنیت یاری کاراتیەکەی یاری پۆبجیشەکەی چی یاریکترەکەی هەڵا بەس پۆبجی بەس پۆبجی باش مامۆستاڕەوەن بەڕێستان باستان لە پشتێنەکان کرد کەوتت ئەو کەسانەی کە پشتێنی چی دووخەت و سێخەت لە هەرێمی کوردستان و لە عێراقا تا چەند خەتمان هەیە بۆ عێراق بە ئەوەنی من بزانم کە تاکە نەفەر هەبێت کە پشتێنی زۆر لە هەمویان بەرزتر بێت تێرس ئەدیشویە کە ئەویش اختیباری پشتێنەکانە کات و دوای ئەو سەنسی فواد نووری کە ئەویش حەودانە یا شەشدانە هەیەی ئەیتر ئەمانە بەرزترین کوردە بەڵێ خەڵکی شاری سلێمانیە ئەمانە بەرزترین پشتێنەکانی لە عێراق و هەرێمی کوردستان ئەکرێت بەرزترین خەت یاخود بڵێن ئیتر توانایەکیان ئاستێکی زۆر بەرزی هەیە یاخود ئەکرێت تەنها ئەزمونە بێت هەنێک کات کەوێتەوە سەر ئەزمون هەیشە بەس چۆن ئەڵەی وەکو ناو هەیەی یعنی سیرەکەی 6 خەت حوخەتی پێوەیە بەڵام لەگەڵ یاریزانەکە لەگەڵ مدەڕیبێکا کە چۆن ئەڵەی خۆی سەرەتا لە سەردەمی گەنجیا چەندین پاڵەوانێتی ئەنجام داوە چەندین نەتیجەی باشیێناوە ئەوە ئەزمموی زیاترە و باشتر یاریزان پێگەێنێت ئێستا زۆری مدەڕیب یا یاریزان ئیحتیمان بە پاڵەوانێتی بوتوڵاتەکانیان بۆی ئەنجامی باشیانە بێت و لە دەرەوە هەم لە ناوخۆ کەواتە ئەکرێت بۆ منە پشتێن ڕەشێکیان قاوەیەک ڕەنگە لە ئاستی یاریکردنەکە لە خەتەکان ئەوانی کە چەند خەتێکیانێ باشتر بالضبط باشەوەکو وتم بۆ پاڵەوانێتەکان ئێستا زۆری یاریزان کە بەشداری بۆ کاراتیەکە یاری کاراتیەکە بۆ پاڵاوانەتی هەوڵەیە یەکەی بۆ ئەوەی ئەم یاریزانە بڕاتە وڵاتێکی تر یا بڕاتە هەڵبژاردەی عێراق زیاتر بگەڕێ یا ئەنجامێکی باشی بەدەست بێنێت هەوڵ بۆ ئەوە ئەیە لە پاڵەوانەتەکانە بەشداری بکات زۆر باشە مامۆستاڕەوەن پێم وابێ بەڕێستان ڕاهێنەری کچانیشن کە بواری کاراتیا دروستە من بەس ڕاهێنەری بەشی مناڵانم ڕاهێنەری ئەسلی مناڵان کچانی تایە نه بەجیان ڕاهێنەری ئەسلی ینی وەرشی هەڵەبجە مامۆستا ئەیوب کەمال حاجی حەمەمینە لێرەوە ڕێز و سڵامانێ بووی کە مدەڕیبێکی ماندوونە ناس و دڵسۆزی ینی وەرشی هەڵەبجە لەگەڵ سنسی خسرەوە قادر ئەم دوانە پێکەوە توانی ویانە یانی وەرشی هەڵەبجە بەشی کارەکانی وەرشی هەڵەبجە هەمیشە بەرز و بەرز ڕابگرن بە هەوڵە ماندوون ناسەکانێت ئەوان ڕاهێنەری ئەسلین وەکووتم ڕاهێنەری ئەسلی ینی وەرشی هەڵەبجە مامۆستا ئەیوب ئەویش تدریبە بەشی کچانەکان بە شێوەیەکی گشتی کچان لە چه ئاستێکدان لە بواری کاراتیان ئەگەر بەگشتی بەگشتی یان تا چەند ئەتوانن یان تا چەند بەشداریان کردو کچان ینی وەرشی هەڵەبجە زۆر لە ئاستێکی بەرزان ئێستا لەسەر ئاستی کوردستان و هەم عێراقیش لە ماوەی پێشودا لە ساڵ 2020 توانیان پلەی یەکەمی هەموو کوردستان بەدەست بێن کچانی ینی وەرشی هەڵەبجە و هەروەها پلەی یەکەم ساڵی پارێش کە 2019 بوو توانیان لە هەموو عێراق پلەی دووەم بەدەست بێنن ینی کچانی ینی وەرشی هەڵەبجە تقریبا 2 ساڵ 3 ساڵە بێت مامۆستا ئەیوب دایناوە ئاستێکی زۆر بەرزیان هەیە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەیش چکە لە دەرەوەش توانیان لە دوو پاڵاوانەتی هەردووکیان چەندین مەدالی ئاڵتون و مەدالی بڕنج و زیو بەدەست بێن بۆ شاری هەڵەبجە ئەوش کاسەکانیشیان دوودانە بێنەوە بۆ شاری هەڵەبجە یان پلەی سێمی بەدەست بێنن لە دوای ئێران و ئازەربایجان ئێمە بووین کچان لە بوارەکانی تریشە هەر ئاوا بەرەو پێشەڕۆن لە باسکە و لە بالەلەوانە بەڵایترمەوە نازانم معلوماتی ئەوە دلانیە باشە مامۆستاڕەوەند مناڵان یاخود ئەگەر بە شێوەیەکی تر بڵێم دایکان و باوکان تا چەند هاوکاری مناڵەکانیان بۆەوەی کە لەم جۆرە هونەرەیە بەرەو پێش بڕۆن
وڵی مناڵانی شاری هەڵەبجە دایکان و باوکان شاری هەڵەبجە زۆر هاوکاریانن هەم لە کچان و هەم لە کوڕانی ژانی هەمیشە بەدەم یاری کوڕەکانیانن بۆ نمونە باڕۆن شاد کە ئێستا لێرەیە باوکی زۆر هاوکارێتی هەم بۆ پێشخستنی خۆی وەرەی ئێاتی هەموو جارێ خۆی ئیهێنێ بۆ هۆڵەکەمان و هەر خۆی ئیباتەوە ینی بۆ وڵاتانی تر هاوکاری ئەبێت لەگەڵ یایەتی هەمیشە پشت و پەنای بۆ ینی ئەوە زۆر ئەساسە کە دایک و باوک پاڵپشتی ڕۆڵەکەی ببوو ئەوەی هوەرێک هەڵبژێرە یا وەرشێ بکات ئەوە زۆر ئەساس چکە ئەگەر ئێمە سیرکەین هوەرێ بێت هەر وەرشێ بێت ئەوە سوودی بۆ مناڵەکە خۆی هەیە ینی لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی مێشکی شێوە کە بتوانێت بە باشترین شێوە لە دەرزەکانیا شت بە باشی وەرگێت چونکە مێشکێکی ئاسوودەی هەیە جستەیەکی ڕاضی و لە ساغی هەیە. خۆتان بەشداری چەند پاڵەوانیتان من خۆم ئێستا یارزانی هەڵبژاردەی عێراقم 2 ساڵ لەسەر یەک توانیم پلە یەکەمی هەموو عێراق بەدەست بێن لە وەزنی ناقص 84 و 3 مەدالی ئاتۆنی شمێهی دەرەوە هی وڵاتی ئێران و توانیم ئەمساڵ لەگەڵ متەقەبی عێراق هەڵبژاردەی عێراق بەشداری 2 پاڵاوانتی بکەین کە پاڵاوانتی یەکەمیان پاڵاوانتی غەربی ئاسیا بوو وڵاتی ئاسیا کە یەکەم جارماوە بەشداری پاڵاوانتیەوەنە گەورە بکەین ئەو بوتم و دووەم پاڵاوانتیشمان پاڵاوانتی وڵاتانی عەرەب بوو توانیم مەدالی بڕۆنز بەدەست بێت. بەڵێ پاڵاوانەتەکان لەسەر ئاستی کوردستانە چۆنە تا ئێستا؟ وڵی یا تا چەند گرنگی بە هوەری کاراتیە من وەکو خۆم زۆر ڕقنم لێ هەیە لە پاڵاوانەکان لە کوردستانە یعنی ئەگەر تەرکیز خێنە سەرەوە بۆ ئێرانی دراوسێمان لە ناوخۆی خۆیان سێرەکەی لە ساڵێکە بۆ 15-20 پاڵاوانتی ڕێکەکە بۆ یاریزانەکانی ئەمە زۆر تەسیری هەیە بۆ سەر ئەم یاریزانە یعنی خیبرەی زیاتر پێ ئاکات زیاتر یاریێکی لا خۆشەویسترە بێت ینی ئاستی زیاتر بەرەو پێشەوە ئەچێت بۆ من ئەگەر یاریە بدۆڕێت بۆ سەری دووەم هەولی زیاترەیە بووی بیباتەوە بەڵام لە کوردستانی خۆمان ئەوە نییە ئەگەر ساڵی جارێ ئەگەر یەک بتوڵە بکرێت یا دوو بتوڵە یعنی ئەوە زۆر هیچە بۆ یاریزانێکە لە هەڵبژاردی عێراقیەوە بوو من یاوەکو هاوڕێکانی من کە ئاستێکی بەرزیان هەیە هەرێکی تر بەڵام پاڵەوانێتی ئەوە ئیسفادەی نیە بۆ دەستەکانە خۆشەوە زۆر سپاسمان دومان کردین شاد لە کۆتایی سپاسی کێ ئەەکەیت ئاواتی داهاتە چییە؟ سپاسی مامۆسایی بەکەم سپاسی باوکم سپاسی کارڕۆنتەکە سپاسی مامۆستا خسرەوەکەم کە پشتگیریان کردم بۆم بتوڵە نێو دەوڵەتیە سوازی کشتانەکە سپاسی هاوڕێکانیش باشە. سەرکەوتوبی شادگیانی شەڵا بە مێتیەوەی کە پشتێنی ڕەنگی تر و مەدالای زیاتر وەرگری زۆر سپاس بۆ مامۆستا ڕەوەند ئەیوب کە بەڕێزیان ڕاهێنەری کاراتی و یاریزانی هەڵبژاردەی عێراق و شاد سەباح یاریزانی کاراتی سپاس مادومان کردن. بەڵێ خۆشەویستان ئێستاش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ ئەچینە لای پەیامنێرمان تا عەبدوڵڵا کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە تا هەسڵاو لێ بێ و ئەم کاتت باش فەرمو هەواڵ و زانیاریەکان لای تۆن. بەڵێ سوپاس چنوورەکاتتان باش دیارە چەبارەت بە کار و چالەشەکان یاخ ڕووداوەکانی 24 ساعتی ڕابردووی سنووری پارێزگای هەولێر تایبەت بە کۆڕۆنا دیارە لە دو ئاماری وەزارەتی تەندروستی کە دوێنێ شەو بڵاوی کردەوە 240 کەس لە هەرێم تووشی نەخۆشی کۆڕۆنا بوون لەو ژمارەیە دیارە 7 کەسیان لە سنووری پارێزگای هەولێرە هەر لە ماوەی 24 ساعتی ڕابردوو دیارە 75 کەسی چاک بوونەتەوە یعنی ئێستا بەکۆی گشتی ئەو کەسانی کە لە سنووری پارێزگای هەولێر تووشی کۆڕۆنا بوونە گەیشتە 2443 کەس و تاکو ئێستا 1672 کەس چاک بوونەتەوە و 54 کەسیش بەداخەوە گیانیان لەدەستداوە. دیارە هەر دەبارەی کۆڕۆنا دوێنێ پارێزگاری هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کە لە ماوەی نزیکدا نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆڕۆنا کە دوای لە ماوەی ڕابردوو دەستی بەکارەکان کرد دەکرێتەوە یاخود تاوا دەبێت ئەویش خزمەتێکی زۆر بە نەخۆشان کۆڕۆنا دەکات هەروە بەردی بناغی نەخۆشخانەیەکی تر دانرا تایبەت بە چاودێری چڕ دیارە و نەخۆش ئەوانە گرنگی زۆری دەبێت بۆ ئەوانەی کە لە حالەتێکی خراپدان پارێزگاری هەولێر هەر لە کۆنگرە ڕۆژنامەنووسی ئاماژە بۆ کرد کە ئەوەی لەسەر حکوومەت و لەسەر پارێزگاکان بوو سەبارەت بە ڕێنمایی و لە چارەسەر و هەموو ئەو پێداویستانی کە پێویست بوو بۆ توشبوانی کۆڕۆناکرا ئەوەی ماوەتەوە ئێستا هاوڵاتیان پێویستە خۆیان بپارێزن ئاماژەی بە خراپی بارودۆخی شاری هەولێردا لە ڕووی توشبوون بە کۆڕۆنا بۆیە تاکیدی لە خۆپاراستن و تێکەڵ نەبوون بە قەڵباڵغەکان کردەوە بۆی زیاتر تەشەنە نەکات ئەو ڤایرۆسە بە وتەی ئەوەی دیار ڕێژەکە زۆرە و چاوەڕوان دەکرێت کە ڕێژە زیاتریش تۆمال بکرێت بۆی کە ئەو بەرکەوتنی زۆر هەبووە لێنوان هاوڵاتیان وە تاکیدی شلەوە کردەوە کە قەدەغی هاتوچۆ و داخستنی شوێنە گشتەکان زەحمەتە چارەسەر بێ بەهۆی بژێوی خەڵکو و
هەروەها ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بۆیە بە باشترین ڕێگای زانی کە هەوڵەتی خۆیان بپارێزن تێکەڵ بە قەڵەباغی نەبن بابەت تێشتر دیارە دوێرە ئەمڕۆ بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت دیارە پرۆژەی کارەبای هەڵمی وێزگەی هەڵمی لە قەزای خەبات لە پارێزگای هەولێر کراوە بە جۆرەی وتەی وەزیری کارەبا و وێزگەیە 300 مێگاوات دەدات دیارە لە قۆناغی یەکەم 150 مێگاوات کار دەکات لە کاتی ئێستا هەرێمی کوردستان 280 مێگاوات کارەبای هەیە یاخود 2800 مێگاوات کارەبای هەیە بەو 300ش نزیکەی دەگاتە 3000 ئەمەش لە کاتێکدا هەر بە وتەی وەزارەتی کارەبا هەرێمی کوردستان ئەگەر لە 24 ساعت کارەبا بدە پێویستی بە نزیکەی 6000 مێگاوات کارەبا هەیە بۆیە لە کاتی ئێستاش ناتوانێت 24 ساعت کارەبا بدە ینی بەو وێزگەشکە بکەوێتە کار بەڵام دەتوانێت لە 13 ساعت بۆ 4 ساعت تاکو 7 ساعت کارەبا زیاد بێت بە وتەی بە پرسانی وەزارەتی کارەبا بەگەڵخستنی ئەم وێزگەیە کە دیارە بودجەکەی لە ساڵانی زوو لە ساڵی 2013 بۆ دابین کراوە ئەمڕۆ قۆناغی یەکەمی دارە افتتاح کرا بڕیاریشە لە ماوەی داهاتوو تەواوی 300 مێگاواتەکە بکرێتەوە و ئەوەش بێتە سەر مێگاواتەکانی کارەبا لە هەرێمی کوردستان بۆ زیادبوونی کارەبای نیشتیمانی ئەوە چەند تەوەرێک بوو لە سنووی پارێزگای هەولێر دەگەڕێمە لای ئێوە ئەگە پرسیارێکتان نەبێت. سپاس بۆ پەیامنێرمان تەها کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمەوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوەری پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر تەوەرێکی تەندروستی ئەویش باسکردنە بێت لەسەر جوانکاریدان بێگومان لەگەڵ پێشکەوتنی زانستە یاخود زانست بە گشتی و زانستی پزیشکی لە ناویاندا بواری جوانکاری زۆر بەرەو پێشەوە ڕۆشتووە کە ئەمەش لە تەواوی دنیادا زیاتر گرنگی پێدەدرێت و بەتایبەت ئێمە ئەمڕۆ بازە جوانکاری ددانەکەین و لە عێراق و لە هەرێمی کوردستاندا تا چەند زیاتریان بڵم تا چەند گرنگی بەم جۆرە جوانکاریە دراوە و لە هەمان کاتدا بازەوە دەکەین کێن ئەو کەسانی کە جوانکاری بۆ دانیان دەکەن یاخود ئایا ئەگەر هەر کەسێک گرفت لە دانیان نەبێت هەر کەسێک بیاوێت کە جوانکاری بکات جوانکاری بۆ ئەکرێت یاخود کۆمەڵێک پێوەەر یاخود کۆمەڵێک مەرج هەیە بۆی کە لەم کەسەدا هەبێت ئەنجا بتوانێت ئەم جوانکاریانە بکات و لە هەمان کاتدا بازە جۆرەکانی جوانکاریش دەکەین و باز لە لێزەریش دەکەین کە لێزەریش جۆرێکە لە جوانکاری بزانی لێزەر بۆ کێ دەکرێت یاخود کێن ئەو کەسانێت توانن لێزەر بکەن و بە لێزەر دانیان چاک بکەن یاخود دانیان جوان بکەن کە بێگومان لە سەرەتاوە یاخود ئەیانوت وڵا بواری جوانکاری زیاتر خانمان دەگرێتەوانە بەڵام ئەوە تا ئێستا ئەبینین کە کوڕانیش لەگەڵ کچانە زیاتر گرنگی بە بوارەکانی جوانکاری ئێن بەگشتی و جوانکاریەکانی ددانیش دەتوانین بڵین هاوتەری بوونەتەوە بۆ مەبەستەش ئەمڕۆ میوانداری دکتۆرە میوان سەلاحەدینمان کردو کە بەڕێزیان دکتۆران هەیە لە جوانکاری و چارەسەری دداندا دکتۆرە میوان سڵاو لە بێم کاتەوە باش ئەوەی وتم دروستە ئێستا کوڕانیش وەکو کچان زیاتر گرنگی بە بواری جوانکاری ئەیەن و دانیش بە تایبەتی ددان دروستە گرنگی پێدەن بڵێ ئەرەوەڵڵا پیاوش هەر وەکو ئافرەت وایە گرنگی بە جوانکاری دەمودانیان ئەیەن ڕاستەکەی خۆی خەندەی دان زۆر تەسیری هەیە لەسەر ڕوخساری ئەو مرۆڤە چکە یەکسەر سرنج ڕاکێشە بۆیە وەکو ئەمەلیاتی لوتی جوانکاری لوت و ئەو شتانی لێ هاتووە ئێستا ئەگەر باسێک لە جوانکاری ددان کەیم زانین جوانکاری ددان چییە و کێن ئەو کەسانی کاتوانن جوانکاری بۆ دانیان بکەن بەڵێ جوانکاری دان چییە ئەو شتانە ئەگرێتەوە کە بڵێ جوانکاری شێوەی دانەکان لەگەڵ ڕەنگی دان زۆر کەس هەیە دانەکانی ناڕێکە ڕەنگی زەردە ڕەنگەکەی جوانیە ناگونجێ لەگەڵ ڕەنگی ڕوخساری دەموچاوی ئەوانە ئەتوانن جوانکاری دانیان بکەن هەروەها شێوەی دانەکانی ڕێککەن ئیتر ئەوە هەموو کەسێک ئەگرێتەوە سەر و 20 ساڵ ئەتوانێت و ئیشە بکە پڕکردنەوەی ددان دکتۆر بە جوانکاری دانرێت یاخود لە دوای ئەوە دەست پێکە خۆی طبعا پێش جوانکاری دان ئەبێ دانەکان بێ کلۆر بێ یعنی زۆر هەیە نەخۆشیێت دانەکانی کلۆرە یەکەم شت کلۆرەکە چاکەکەین چارەسەری ئیلتیهابی پوک زۆر کەس هەیە ئیلتیهابی پوکی هەیە ئەوانە چاکەکەین ئینجایینە سەر جوانکاری دان یعنی آخر ستێپی ئەمە پرۆسسی جوانکاریە خۆی لە ئەخیرایە کەواتە هەموو کەسێک ئەتوانێت جوانکاری بکات یاخود ئەبێ گرفتێکی هەبێت ئەو کاتاتوانێت جوانکاری خۆی ئەو دارانی کە پێویست ناکات دانەکانی ڕێکە و خۆی سپیە پێویست ناکە ڕاستەکەی
بۆ جوانکاریدان ینی بیکات کەس هەبووە هیچ گرفتێکی نەبێت بەڵام تەنها ئێوێ ڕەنگەکەی تۆزە سپیترکە وەکو هۆلیوود سمایل بڵێ خەندەی هۆلیوودی پێوترێ تەنها بۆ ئەوەش شتێ بەکارهێنین کە پێوترێ لومینێرە هیچ لە دانەکە وەرناگرین یەکسەری خێنە سەردانەکان بە شێوەیەکی کە خۆی کاتە ئێستا چەند جۆر جوانکاریمان هەیە لە دانە جوانکاریمان هەیە یەکەم شت سپیکردنی دان بە لێزر بۆ ئەکرێ طبعا ئەوانش مەرجی خۆیان هەیە جوانکاریمان هەیە بە ڤنیر یانە یاخود بە کیف هەیە یان بە جسر ئەوانەی ئەو دانانەی کە بۆ ڤنیر ناکرێت بە کیف ئەکرێت هەر یەک لەو جوانکاریانە ئیشی خۆی هەیە هەرێکیان کاڵی ئیشی خۆی هەیە لە چ کاتێکا پێویست بەو جۆرە لە جوانکاریەکە بەڵێ جارێ یەکەم شت خۆی ڕەنگی دان ئەگۆڕێ ڕەنگی دان چۆن ئەگۆڕێ دوو کێشەمان هەیە هەمانە پێوترێ external discoloration و internal مانای چییە؟ external discoloration ئەوەیە کە ئەو ڕەنگی دانانە ئەگۆڕێ بە پێی بڵێ چای خواردن کۆلێکە خواشتێکە بە پۆڵشیە لێ بێتەوە بەڵام ڕەنگی وای هەیە ڕەنگی دانەکە لە ژێری دانەکۆ لە ناو دانەکەەوە لە ئاجی دانەکۆ گۆڕاوە ئەوش ببوونەی یان جۆنێتەکە بڵێ ویراسیە وەریگرتووە لە دایکی لە عائیلەی خۆی یان بۆیە مەسەن دەرمانێکی خواردووە خاصت ئەو مناڵانی کەمتر لە 8 ساڵ ئەوانی تتراسایکلین ئەخۆن یان دۆکسیسایکلین ئەوان هەمووی تەسیرەکە یان ئەوانی فلۆراید یان زۆرە دانەکانی ئەبێ بە پەڵەی سپی ئەوانە بەڕاستی پێویستە کە جوانکاریدان یان بۆ بکرێ ئەو پۆلیشی دانە هیچ زیانێک بە مینەی دانەکە ناگەێن نەخێر خۆی تا حەدێ بەدەستی دکتۆری دان تا چەند ئەو پێڵین پلاک ئەچێتە سەردانە ئەو قاتێکە لە بەکتریا و ئیتر کلسشی هەیە لە ژێر قازڵ ژێر زمان و ئەوانە دروسە بێ تەنها هەر ئەوە لابرێت و گەشتە ڕەنگی دانەکە ئەبێ ئەو دکتۆرە وەستە باشە هۆڵی سمایل لەگەڵ ڤینێرا جیاوازی هەیە یاخود ڤینێرەکە خۆی بەشێکە لە هۆڵ سمایل خۆی هۆلیوود سمایل یعنی بەعام معنایەکە چۆنە دانەکان و ڕەنگی دانەکان شێوەیەکی جوانە ڕەنگی جوانە هەمووی پێوترێ هۆلیوود سمایل ئایا بە لێزەر بۆ یەکدان و دوودان ئەکرێت یان ئەبێ هەمووی بکرێت ئەو کات پێوترێ هەمووی ئەکرێ بەڵام تۆ ئەگەر دانی جوان بێت دانێکە بەس ڕەنگەکەی گۆڕاوە شکڵەکەی تۆزێ ئەوش ئەتوانی بکەین بەڵام ئەوە بۆ جوانکاریە بەڵام هۆلیوود سمایل بە زۆر ڕێگا ئەکرێ ینی بە لێزەرە بە ڤینیرە بە کیفە ئەوانە هەمووی هەر جۆرێک لە جۆرەکانی جوانکاری پێوترێ هۆلیوود سمایل بەڵێ زۆر باشە دکتۆرە هەندێک کەس هەیە کە دانیان کورتە یعنی یان بڵێ کەمی لە دەرەوەیە پوکەکان زیاتر دەرەکەوێت ئەم جۆرە کەسانە چۆن چارەسەرەکرێ دانیان بەڵێ ئێمە خۆمان لە پلاینمان هەیە وەکو بڵێ خەتی لێو کە بە نەخۆشەکڵم خەندێکی جوانم بەرێ بزانم ئەم خەتە ئەبێ عەلەقە لەسەر خەتی پووکی دانەکە بێت نابێت پووک دەرکەوێت پێوەری هەیە بەڵێ پێوەری هەیە بەڵێ ئەبێ لەگەڵ خەت نابێت پووکی دەرچێت ئەگەر پووکی دەرچوو تا میلیمێ 2 میلیم ئەتوانین پرۆسیسەکە پێڵین جوجڤەکتەمی پووکەکەی یەختۆز ئەبێنە سەرەوە پووکەکەی بۆ برێتە بەڵێ ئەبرێتە سەرەوە بەڵام ئەگە زیاتر لە 3 میلیم و 4 میلیم ئەو کاتە سەرجەرێکی بۆ ئەەکەین ئەلێرەوە لە ژێر لێو گۆشتەکەی ئەملا ئەبڕین و یەتەوە سەرەوە گەنیگە ئەوەیە کە خەندەیەکە کە پێکەنێ ئاوا ڕێک بێ لەگەڵ لێوی خەتی لێوی دان ئەو کەسانی کە ئێستا زۆر کەس دەبینین کە تەمەنیشی گەورەیە بەڵام دانی شیرینە کەوتووە بەڵێ ئەوانە چۆن چارەسەر ئەکرێت دانەکەی بۆ دەرئهێنرێت یاخود چی ئەگەر دانە شیریەکەی تەمان ئێمە ئەشیا ئەوشتی بۆ وەرەگرین و ئەمانە و پشکینینی ئەکین ئەو دانە ئەگەر هەستمان کرد تۆزی ئەلقێ ناوەڵە ئەبێ هەڵکێشرێ یا ئەوەیە تە شەڵی بۆ ئەەکەی یان بە برج وەکو تاخەمی جسری سابتی پێوترێ چەسپاو بۆی دانرێ بەڵام ئەگەر خۆی هیچ حرەکەت ناکات و هێڵینەوە دانانی تەلیشیان بڵێ ئەو جسری کە باست کرد ئەوەش ئەچێتە بواری جوانکاریەوە بەڵێ خۆی یەکەم جوانکاری تەلبوو بۆ کێ یاخود دەستی پێکرد چەند ساڵ پێش 1000 ساڵ زۆرە ینی دەمێکە بواری جوانکاری بەتەل پێش 1000 ساڵ بووە بەڵام جوانکاری بە ڤنیر لە ساڵی هەشتاکان دەستی پێ کردووە لە هەشتاکان بەڵام درەنگەشتۆتە لای ئێمە بەڵام درەنگ بڵێ ئێستاش بەپۆی ببوونەی سوۆشیال میدیا و تر ئەوە ئینتەرنێت و خەڵک بەڕاستی ئاسی ڕۆژی هێنانی ئامێرە بەڵێ ئەوانە هەمووی
ئەو تەلە کە دائنرێکی بڵێم لە چ تەمەنێکەوە زیاتر ئەتوانێت ئەو تەلە دابنرێ هەندێک جارەڵەن ئەبێکە لە تەمەنی 15 و 16 ساڵ لە 13 ساڵ و بۆ ئەگەر زووتر دابنرێت زیانەکانی چییە یاخود درەنگتر دابنرێت زیانەکانی چییە؟ بڵێ خۆی ناکرێت زووتر دانرێت چونکە دان ئەو کاتە دانی شیری هەیە و دانی هەمیشەی هەیە ئیتر اینجا ئەم شەوێڵگەکان شوێنی خۆی نەگرتووە هێشتا تۆ هەرچی دەستکاریکەی بڵێ دەستکاریکی هێشتا دانە شیرەکان نەکەوتووە من بۆچی دانشم تەلی بۆ دانم خۆم اختصاصی تەلش نیم یعنی بانەچمە ئەو مۆزوع باشە ئەی بۆ ئەو کەسانی کە ئێستا زۆر جار ئەبینین کە دوودان لەسەر یەکە ئەوەیان چارەسەرەکەی چۆنە ئایا ئەکرێت دانێکی بۆ دەربێت تەواو لا ببرێت یاخود ئەبێ بەتەر بۆی ڕێک بکرێتەوە دواتر جوانکارەکانی تر ئەوە زۆر شت ئەبینێ یەکەم شت تەمەنی ئەو نەخۆشە مادی تەمەنەکەی گەورەیە مەسەن لە سیەکانە ناتوانانی تەلی بۆ دانین اینجا سیری ئەو داناکەین کە بڵێ لە مڵاشوەتی ماوە ئەگەر زەرەری نییە دەری هێرم ئەگەر سپیسی نیە لەگەڵ دانەکەی تەنیشتی بینینە بۆ قەچەکە دەری هێنە و بە جوانکاری زۆر هەیە زۆر کات هەیە دانی کەڵپە چقیوە لە مەڵاشووی ئەو کەسە هیچ زیان کێشی نییە چی ئەەکەین دانێکی وەکو شکلی کەڵپەی لەکەین تر مشکلەکە حەلە بێ بۆ ماوەی هیچ کاریگەریەکی هەیە لەسەر زووتێک چوونی دان ئەکەوێتە سەر ئەو دەرمانەی کە ئێمە بەکاری هێنین ینی ئێمە لە ڤنیر چەند جۆرێ دەرمانمان هەیە ئێمە بەستم بۆ ماوەیە جێنەتیک لە کەسەکانە هیچ کاریگەریەکی هەیە لە سەروانی کە زوودانیان تێکەچێت و پێویستکە بەچاندنەوە بڵێ ناڵم بە جێنێتیک زۆر تەسیری هەیە ئێمە پێوترێ هایپۆپلیژیە دانی ئەوە هەیە بڵێ مینای دانی زۆر تەنیکە قایمە تەنیکە ئەوە لە جێنێتیکەوەیە یان یاخود ئەوانەی کە فلۆراید وەرەگرن زۆر لە مناڵیەوە ئەوان هەموو تەسیرەکە لەسەر هەستی هینی هێزی دانەکە ئەوانە پێویستێتی بە ڤنیر و بار و پۆشی دانەکان زۆر جار بازەوەکەن کە ئەڵەن دووکەڵ ئیتر دووکەڵی جگەرە بێیان نێرگەرە بێ ڕەنگە کاریگەریەکەی لە خواردن خراپتر بێ بۆ دان ئەمە دروستە بەڵێ جگەرە کێشان تۆباکۆ هەر شلەمەنیەکی یان کۆلا چای سەوز بە تایبەت بازێ دەرمان هەیە غەرغەرەی دان هەر خۆی کە کلۆرۆکسیدینی تایە دان زەر دەکات دان زەر دەکات سیوا شتێکی باشە هەر بڵە شتێکی عاشابە زانستیە زانستی خۆی دەرهینە لە ناو ئەو ئەش بە بڵێ ئەو هێر بڵات ئەنتی بەکتریایەکی تایە جژی بەکتریایە اینجا خۆی شتەکە میکانیکیە زیاتر بڵێ ئەو سیواکە وەکو فڵچەی تۆزە بچووکی تایە وەکو فڵچەی دانا خۆی گرنگ ئەوەیە کە دان پاکەکەی ئەبێ ئەو پڵەکە لا بێ پڵک قاتێکە لە ئەو خواردنەی کە ئەی خۆی بەکتریەکە ئیکا بەقات لە سەردانەکە تر لەگەڵ وەختاگە لای نەبێ ئەبێ بە کلۆر ئەنجیان ئەبێ بە کلس ئەبێ ئەوانە لابێ باشە دکتۆرە لە چ کاتێکا دانەکە پێویست بە چاندنەوە کات چاندنی دان بەڵێ کاتێکە تۆ تەمان چاندنی دان زۆر شەرتی هەیە شەرت و شوورتی زۆرە بڵێ یەکەم شت ئەتیمادەکە لەسەر تەمەنی ئەو نەخۆشە لەسەر تەندروستی نەخۆشەکە لەسەر جۆری ئێسقانەکەی دانێکت هەڵکێشاوە قەیچەکە من لە جاتی بە جسری هین بۆی بکەم سابت ئەتوانم بە زەرع بە شەتڵ بۆی بکەم ماوەکەی چەنی پێچێت ماوەکەی ئیتر ئێستا تەمان هەیە نوعی تازە هەیە ئیمیدێتی پێوتەیە یعنی هەر بێمان ڕۆژە بۆ دانن بەڵام پێوا بێ پێشترە بە چەند مانگێک چاوەڕێ ئەبێ سێ مانگ چاوەڕێکی هەتە سێ مانگ ینی تۆ لەو کاتێکی هیچ جیاوازێک هەیە لە نێوان کوالیتەکەیانە بڵێ ئەچۆن هەیە کتی ئیتالی هەیە هەمانە کتی ئێرانی هەیە بەستم ئەوە بوو کە ئەوەی کە بۆیتە هەمان ڕۆژ ئەکرێت ئەوەشیان کە سێ مانگ چاوەڕێکات کامیان نەتیجەیەکی باشی هەیە طبعاً ئەوەی چاوەڕێکە باشترە یعنی تۆ کە دانەکە ئەەکەیتەوە ئێسقانەکەی کە ئەو ئیمپلانتیتی ئەەکەیت ئەبێ چاوەڕێکە ئەبێ دایخیتەوە چونکە سێ مانگی پێویستە تاکو ئەو ئێسقانە دروست بێتەوە دەور و بەری ئەو ئیمپلانتە ئەو کاتە قایمە بێت کە طبعاً دوای ئەشعا و دوای بشکینینی ئەو ئیمپلانتە سێرەکەی کە چاکە بێت هیچ حرەکەت و شتیتیانە دانەکە ئەکەینەوە سەری باشە ئەگەر کەسێک دانیان دوودانی کێشا بێت بەڵام ماوەیەکی زۆری بەسەراتێ پەڕ بوو بێ پوکەکەی بڵێ ڕێگو بێت بڵێتەوە ئەویان چۆن ئەتوانێت چۆنێت هینێکمان هەیە پێڵین بۆن شپس لە ئێسقانیان
ئێسقانمان هەیە لە ناو کتی تایبەتیان لە ئاژەڵەوەری ئەگرینیان هی دەگمانە بڵێ ئامادەیە ئەیکێنەوە بۆ تۆزە ئیتر تێکڵاوێکین پرۆسیسێکە ئەخرێتە سەر ئەو شوێنەی کە بڵێ ئێسقانی هاتۆتە خوارەوە ئەکرێتە سەری ئیتر ئەینەشت داخینەوە ئەوە بۆ 3 مانگ چاوەڕێ ئەەکەین هەتا دروست ئەبێتەوە کە بەرز بوو ئاستی ئەو ئێسقانە اینجا دەست پێکەین بەستەوە بکە پوکەکەی بەرزەکرێتەوە ئەوەی کە پوکشی بەرزە هەمانە نەشتەرگەری پوکمان هەیە مەبەستمەوە بکە ئێساوانەی کە دانیان دەرهێناوە ڕەنگە پوکەکەی نیشت بێەوە خوارد ئێسقانەکە کە بەرزەکەی پوکەکەش بەرزە بێ لەگەڵی بەڵێ باشە ئەوانەی کە دانیان تاقمە یاخود بڵین تاقمی جوڵاو کە چەند ساڵێکی زۆر ئەویان بەکارهێناوە ئێستا ئەتوانن ئەوانیش کە کامل دانەکانیان تاقماتوانن ئەو زەرکەن بڵێ ئەو زەرعاتوان بن ئەتوانن تا 4-5 شەتڵ دانن بەس پێش هەموو شتێک ئەبێ سێری ئێسقانەکەی کەین لەگەڵ تەندروستی ئەو نەخۆشە شەکرە و زەخت و ئیتر جگەرەکێشی ئەوانە زۆر تەسیرەکە هەرچی نەخۆشیە تەسیرکە لەسەر ئێسقان چکە ئێمە لە شەتڵا گرنگ ئەومان هەیە ئێسقان و لەگەڵ ئەو گۆشەی دەوروبەری بڵێ پوکەکە هەر شتێت تەسیرکە لەسەر ئەو دوو شتە کەواتە فەشە لەهێنێت ئەو نەخۆشیانە کامانن کە زۆر کاریگەریان هەیە لەسەردان بڵێ ئەوانەی شەکریان بەرزە کۆنتترۆل نەکراون ئەو نەخۆشانەی کە جگەرە کێشن ئیتر هەندی دەرمان هەیە خۆیان حەبوشتیان هەیە وەری ئەگرن زۆر شت هەیە باسی قوددا هایپۆتایرۆدیزم زۆری باشە دکتۆرە لەو دانانەیە کە ئەچێنرێت یامڵی دانەکان کە دروست دەکرێتەوە بۆ چارەخوازێ ئەم دانانە هیچ پێوەرێکی ستاندارد هەیە بۆ دانەکان کە چەند ملیم بێت یان کامیان لە کامیان گەورەتر بێت دانەکان بڵێ هەردان و دایمەنشینی خۆی هەیە دان و سایزی خۆی هەیە بڵێ سایزەکان بەپی کەسەکە ستانداردە خۆی شکلی و شێوەی دان هەمووی ستەندەرە بەڵام سایزەکەی لە نەخۆشەکە تا نەخۆشی ئەگۆڕێ هەیە شەوەلگەی بچووکە بڵێ ئەم دانەکانی پشتەوە هەیەی زۆر گەورە و هەیە بچووکە خرەکانی پشتەوەی تر هەرێکە و سایزی خۆی هەیە بۆچی ئێستا ڕەنگە بەڵام زیاتر لە خانمانە باون ئەم دوودانی پێشمان گەورە ئەکەن حەزیان ئەویان چۆن ئەکرێت ئەوەیان ئەگەر زۆر کەس هەیە ئەوانی لەو پرسیاری کەوتت هەمانە بە پڕکردنەوەی ئێمە چۆن ڤینیرمان هەیە هەمانە دایرەکت ڤینیر و ئیندایرەک دایرەک ڤینیر ئەوەیە بە پڕکردنەوەی جوانکاری دەتوانین ئەو دوودانەی تۆزێ درێژکەین ئەمە بۆ کەسێکی شەبێت کە دانەکەی شکابێت بەڵێ شکابێت بەڵام زۆری لە سا دەی شکابێت لە سا سی دانەکە شکابێت و یان دەماری بڕابێ ئەو کاتە کیف ئەکرێ ڤینیری بۆ ناکرێت ڤینیر تەنها بۆ ئەو دانانەیە کە تەندروستە بەڵێ ئەوانەی کە ئەو دانە بڵێ بە کورتێکە بڵێ کە دانەکانیان کردو بە کروێشکی ئەڵێ دانیان درێژ کردووە لە کاتی خواردنە هیچ کاریگەریەکی نییە یاخود ترسی شکانی نییە بڵێ خۆی ئەو ئافرەتان زیاتر ئەو ئیشە ئەکەن کەیان بۆ لام پێمەڵەن حەزەکەم ئەو دوودانەم درێژێ ئەبێ یەکەم شت بیبینم داخستنی دانی چۆنە پێڵن ئارتکولیشن ئۆکلوژن سنترک ئۆکلوژن لەگەڵ خوارەوە ئایا ئەگەر درێژی کەم لە دانی خوارەوە ئەیان نا لە لێوی ئەیاننا ینی ئەوەش پێوانی خۆی زۆر یعنی چونکە زەختێکی زیایە بێ لەسەر ئەو دانا پێڵێن ئێمە های سپۆت یەکسەر ئەیتەقێنە ڕەنگەەوە بۆ کەسانە نەبێت کە دانی سەر و خواریان ڕێکی ئەش تو ئێج بێ دانی سەر و خوارە لەسەر یەک بن ئەوە هەر ناکرێت ئەگەر ئەوانی کە دانی خواران لە پێش ئەوش هەر نابێت ئەوەی کلاسستریاوی کە تۆ ئەیڵی نابێت بەستەنها بۆ نەخۆشان ئەکری کە دانی سەرویان لە پێشوە خوارەوە لە ژێرەوە پێڵەن کلاسوان ئەوە پێشەوە چەند درێژکەم هیچ شکێشم نییە بەڵام ئەبێ سەری لێوی خوارەوەشی کەم نەوەکو لەگەڵ کاتە ئاسێتی لێوی بە لەگەڵ قسەکردنی وا بووە ینی نەخۆش هاتێداوایکەم هەیە زۆر هەیە دانە سەردانە ئێوێ دانەکانی درێژگەم پێڵم نابێت باشە ئێستا گەر باسێک لە کیفکەین دروستکردنی کیف چەند جۆری هەیە بۆچی ئەکرێت کیفەکان کیف زیاتر ئەکرێت بۆ ئەو دانانەی بڵێ دەماری بڕاوە پێشوو چونکە ڕەنگی دان ئەگۆڕێ کە دەماری ئەبڕی خێنی بۆ ناڕوە ڕەنگی ئاوا بۆرە بێت یان بۆ ئەو دانانی کە زۆر پڕکردنەوەی تایە بانی پێش ئەوە کلۆر بۆتەوە پڕەکرێتەوە بۆ ئەوانە کیف دانین باشترە ئەجا کیف چەند جۆرمان هەیە بپی دەرمانەکانمان هەرمانە زەرگۆنمان هەیە
زۆرگۆن زۆر ڕەنگەکەی وەکو ڕەنگی دانا زۆر جوانە بریقەکەی ینی طبعاً شەیدمان زۆرە ئێمە ڕەنگمان زۆرە پێ ئەو ڕەنگی دانانەی خۆی کە هەیەی نابێ هیچ فەرقێکی هەبێ یان ئەگەر ئێوە خۆی سپیتری کە ئەبی هەمووی بکات هەمانە سیرامیک بەڵام سیرامیک من ینی حەزم لێ نییە کە دروستیکەم بۆ دانی پێشەوە چونکە سیرامیک ژێرەی ئاسنە ئەو ئاسنە و دوای سیرامیک قاتێکی سپیەتە سەری ئەو سیرامیکە ئەو مێتەڵی کە لێ ژێریتی بڵێ ئاسنە ڕەنگی بڵێ وەکو ڕەش وایە وەکو مێتەڵ وایە لەگەڵ قەراغی پووکەکە دەرەکەوێ زۆر جار من نەخۆش هەیە لەبەر طبعاً ئەمە چکە تۆزی هەرزانتەوە داوای ئەوواکەن زۆر پیان ئەڵم ئەوە جوان نابێت بۆ دانی پێشەوە جوان نابێت کە پێکەنی بڵێ کە پێکەنی قەراغی پووکت لەگەڵ کاتە ئەبێ بە مۆرا بێ چکە تاتوی ئەو هینە وەرەگرێت بۆ دانی پشتەوە طبیعیە بەس بەڵام نەخۆشانی کێنە لای بەڕێستانی یاخود کەسانی پسپۆر خۆیان اختیاری جۆری مادەکە ئەکەن یاخود ئێوە ڕوونکردنەوەیان من ڕوون کردێ بڵێ ئەو کاتە خۆی اختیاریەکەمەوە بۆیان بڵێ پیانەڵم زەرگۆن جوانترە طبیعیترە وەکو ڕەنگی دان وایە سیرامیکی کتۆزقە بە دەرەچێت و ڕەنگەکەی هەستەکەی دانت دانی خۆت نییە قەراغی پووکت ناشرینە یعنی وەکو هاوکارانم لەسەرەوەڵەن لە نرخا فەرقی زۆرە واللهی نەوەڵە $50 فەرقە $50 بەڵێ لای من لای کەسانێکە بڵێن گیانگۆ لێ بوو باشە هەشمانە ئیماکسمان هەیە کیفی ئیماکس ئەوش هێشتا لە زەرگۆن جوانترە چونکە شەفافێتێکی تایە دان جوانە لە ژێرەوە لە ئەستی خوارەوەی بڵێ تۆزە شەفافێکی تیا بێ بۆی دەرکەوێت کە دانێکی هەیەک دکتۆرە هەرێک لەم جۆرانە لەم مادانەی کە دانەکەی پێ بڵێ کیفەکەی لێ دروستەکرێت بە تێپەڕبوونی کات و بە خواردن و خواردنەوە هیچ گۆڕانکاریە بەسەر ڕێگەکایەت ئەم جۆرانە کە بڵێ سینامیک زەرگۆن ئیمپرەستیراک زۆر نەوەمان هەیە پۆرسەلینمان هەیە ئەمانە قەت ڕەنگیان ناگۆرە ڕەنگی خواردن و شت وەرناگرێت بۆ چونکە سەرەکەی ئەگەر بیبینی بە میکرۆسکۆپ زۆر لووسە سمودە زۆر تشتی پێ نانووسێت بەڵام گرنگ ئەوێ نەخۆش دامەن پاکوتەمیزی دەمودانی بگرێت یعنی من ناوەیە کیفم بۆ کردی تۆ فڵچە دەمودانە بە فڵچە ناشۆی غەرغەرەی ناکەی زۆر ئیتر ئەو کاتە تۆ پووکە هەیە پووکە تۆزیە التیهاب کات و بێتە خوارەوە دەژێرەوە سپیسێ دروستەکە بینی کیفەکە و بووکەکە باشە کلۆرە چێتە ژێری دکتۆرە کاتمان نەماوە پێم خۆشە زۆر بە کورتی باسێک لە لێزەریش بکەین ئەو کەسانی کە دانیان زەردە ئەتوانن بە لێزەر سپی بکەنەوە بەڵێ شەر بێ ئەو دانانەی کە تەندروست بێت دەماربڕینی تیانە بێ ڕەنگی نەگۆڕابێ بەپێی جەنەتیک و دەرمان و چکەوە کە ئەچێتە ناودانەکە بە لێزەر هیچ سپی نابێتەوە ئەو کەسانەی کە بڵێ هەر خۆی دانیان زەردە دانیان تەندروستە ئەتوانین لێزەری بۆ بکەین لێزەرەکە تا دووسێ ڕنگ شەید هەیە سپیتری ئەکات و بەڵام لێزەر هەمیشەیی نییە بە زۆر نەخۆشوازانەی هەمیشەیە نەخێر هەمیشەی نییە کەوێتە سەر نەخۆشەکە خۆی کە چەند ڕایگرێت دەمودانی ئەو نەوعان خواردنانەی کە ئیخوا چیە و چی نییە ئەتر دەکەوێتە تا چەند مانگێ تا ساڵێ هەیە تا 3 ساڵ ئەو کاتە ئەبێت دواتر دووباری کاتەوە بڵێ دووبارێکە ساڵی یەک جارە ئەتوانێت دووباری کەواتە ئەوانەی کە لێزەرەکەن ئەبێت زیاتر ئاگان لە خواردن خواردنەوەکان هەبێت دەستەکانە خۆش بێ دکتۆری گیان زۆر سپاس ماردووان کەتی زۆر سپاس لەسەر جەم ڕێنماییەکانت و زانیاریەکانە زۆر سپاس بۆ دکتۆرە میوان سەلاحەدین دکتۆرا لە جوانکاری و چارەسەری ددان سپاس لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوون بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن تا سبەینەوە بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش.